بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم لای هەمووان ئاشکرایە بەڕاستی دیاریدەی ینی حاڵەتەکانی کوشتن خۆکوشتن و کوشتن بە شێوەیەکی گشتی ناو ئەندامەکانی خێزان کە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و مەترسیەکانی بەڕاستی لە زۆربووندان ئەمە دیارە هۆکاری لێ پشتەوەیە ئەمیش هۆکاری سیاسی دۆخیدارایی خەڵک بێبژێوی بێکاری نەبوونی دامەزراندن و بەڕاستی گەنجان و لاوان لە بێکاری لەم وەزعدارایە خراپە کە دەوری بینیوە یاخود دۆخی خراپی ڕاگەیاندن و دابوونەریتی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بە کورتی چەند پرسیارێکم هەیە بۆ میوانە بەڕێزەکان یەکەمیان بۆ بەڕێز وەزیری ناوخۆ ئەوەیە کە دیارە دیاریدەی هەڵگرتنی چەک بە نایاسایی لەلایەن هاوڵاتیان و زۆر زیادی کردە بە ئاسانی لەلایەن بازاڕەکانەوە ئەفرۆشرێ ئەکردرێ مامەڵەی پێوە ئەکردرێ و هەڵ ئەژیرێ و تەهدیدی پێ ئەکرێ و ستەمی پێ ئەکرێ ئایا ئەوە بەرنامەتان چیە دیارە خۆیمە یاسایەکمان هەیە لە ساڵی 1993 دەرچوێنراوە لەم پەرلەمانە بەڕێزە بەڵام بە پێی زەڕورەتی سەردەم ئێستا پێویستی بە هەموارکردنەوە هەیە پرسیارێکی ترم هەیە بۆ بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی خۆتان نەزانن ئێمە میلەتێکی ئاین پەروەرین و ئاین ڕۆڵی بەرچاوە بینێ لە ئاراستەکردنی کۆمەلگا ئایا بەرنامەتان چییە یان چی بووە لە ڕابردوو لە داهاتوو بۆ ئاراستەکردنی مزگەوتەکان و سەرجەم ئاینەکان و ئاینزاکان کە بیر و بۆچوونی خەڵک هێور بکاتەوە و ئاراستەیان بکا بەرەو جۆرێک لە ڕوئیای مرۆڤ پارێزی ڕێز خۆشەویستی بڵاوکردنەوەی تەبایی دوورکەوتنەوە لە کوشتن کە تاوانێکی گەورەیە بە هەموو پێوەرە ئاینیەکان پرسیارێکیشم بۆ وەزیر ڕۆشنبیری بەداخەوە ڕۆڵی ڕاگەیاندن ئێستا ڕۆڵێکی زۆر کاریگەر ئەبینێ من پێم وایە لە هەموو ڕۆڵەکانی تر بەڕاستی کاریگەری زیاترە ئێمە ڕاگەیاندنمان زۆرە کەناڵەکانمان زۆرن سۆشیال میدیا بەربڵاویەکی زۆر هەیە ئەمە زەمینە سازی کردووە بۆ بڵاوکردنەوەی تاوان بۆ جێبەجێکردنی تاوان لەلایەن خەڵک و بۆ برەودان بە تاوان یعنی دراما هەیە بەڕاستی زیاد لە 1000 حەڵقەیە بەس بریتیە لە درامای پۆلیسی و کوشتن و چۆنیەتی ئەنجامدانی تاوانی کوشتن و ڕێپشاندانە بە تاک بەڕاستی چی بکرێ و چیتان لە بەرنامەدایە بۆی کە ئەم درامایانە کاریگەریتان هەبێت لەسەر تەلەڤیزیۆنەکان لەسەر کەناڵەکان بۆی کە بەڕاستی خەڵک ئاراستە بکرێت بەرەو تەبایی بەرەو خۆشەویستی بەرەو پەروەردەکردنی خێزان و بە شێوەیەکی گشتی لەسەر میدیا و کۆتا پرسیاریشم لە بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەوەیە ئەوانەی کە تاوانیان بەرامبەر ئەنجام بدرێ ئەوانەی کە مەترسی لەسەر ژیانیان هەیە دێن هانا بۆ ئێوە ئەهێنن لە شەرتەڵەکان چیتان لە بەرنامەیە بۆی کە بیان پارێزن دووبارە دووچاری هەڕەشە و مەترسی نەبنەوە دووبارە بخوێنێتن زۆر سپاس بۆ بەشداریت سەرەتا دەرفەت دەدەینە بەڕێز سەرۆکی لیژنەی داپۆکی لە کاروباری ئافرەتان لە مافەکانی ئافرەتان بۆی قسەی خۆی بکە لە ماوەیەکی قیاسیا قسەکان بکەی فەرمون بەڕێز سەر کاک شێخ دەنگدان نانا لەنجەخان جارێ قساکە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بێگومان هەریەک لە ئەندامانی بەڕێز کە پرسیارێک یان پێشنیارێک دەکەن یان ڕەخنەیەک دەگرن لە پەرۆشیە بۆ پرسەکە بەڵام سەبارەت بە داتا و هۆکار و ڕاستپاردەکان کە لە ناو ڕاپۆرتەکەدا نییە ئێمە لێژنە هاوبەشەکان گفتوگۆیەکی زۆر وردمان لەسەر ئەو بابەتە کرد دوای گەیشتینە ئەو بڕیارەی کە ئەگەر ئێمە لە راپۆرتی یەکەم هەموو داتا و هۆکار و ڕاستپاردەکان بخەینە ڕوو کەوا بوت پێویست دەکا ئەندامانی بەڕێزی تیمی بەڕێزی حکوومەت داوا بکەین ئامادە بن بۆیە داتایەکان لە لای ئێمە هەمووی بە دەقیقی هەیە هەر ئەندامێکی بەڕێز لە هەر لێژنەیەک داوا دەکا هەمووی ئامادەیە ئامادەینە پێشکەشیان بکەین و بێگومان لە سەر مەبنای کۆبوونەوەی ئەو جەلسەیە لە پرسیار و لە وەڵامەکان پاشانیش راپۆرتی ترمان دەبی دووبارە ئەندامان بەدەستیان دەگا و دەگاتە لایەنە پەیوەنددارەکان زۆر سوپاس بەڵێ زۆر سوپاس لەنجەخان دەستان خۆش بێ بەڕێزان لە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان خۆتان تەسەلسولێک دانێن بۆ خۆتان بۆ وەڵامدانەوە وابزانن هەندێک لە بەڕێزان ئیلتیزامی تریان هەیە بە بەڕێز وەزیری ناوخۆ دەست پێەکەیت فەرمون بەڕێستان
پێشەوەی بەڕێزیان دەست پێ بکا بەڕێزان بەیانیش کۆبوونەوەی پەرلەمان هەیە بۆ تەواوکردنی و بڕگەی بەرنامەی کار کە لە ناو کارنامەکە هاتووە. بەڵێ فەرمون. بەڵێ بەیانی سعات 11 ئێستا ئێلان دەکرێت. بەڵێ فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، دەستەی سەرۆکایەتی بەڕێز، ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان، زۆر سوپاس بۆ بانگهێشتکردنمان و لەسەر پرسێکی زۆر گرنگ و هەستیار کە پەیوەستە بە هەموو کۆمەڵگای کوردستان و پەیوەستە بە هەموو خێزانێک و تاکێکی ئەو وڵاتە، بابەتی دیاردەی خۆکوشتن و کوشتن و سووتان و تند و تیژی دژی خێزان یان دژی ئافرەت بە شێوەیەکی تایبەت. هەموو ئەو بابەتانە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارن کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە گرنگی سەیری دەکەین و یەکێک لە بەرگە سەرەکیەکان لە بەرنامەی کاری ئەو کابینەیە کە پێشکەش بە جەنابتان کراوە ئەوەیە کە ڕێزگرتن لە مافی مرۆڤ و ڕێزگرتن لە پایەی ئافرەت بە تایبەتی و ڕۆڵدان و دانانی پێگەی شایستە بە ئافرەت لە جومگە سەرەکیەکانی حکومڕانی و ڕووبەڕووبوونەوەی دیاردە نەشازەکان بە تایبەتی دیاردەی تند و تیژی دژی خێزان. ئێمە لە ئاستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەت گرنگی تایبەت دراوە و چەندین کۆبوونەوەی یەک بە دوایەکیش بۆ ئەم بابەتە ڕێک خراون و سەردانی مەیدانیش کراون لە بۆنە و ڕۆژە تایبەتەکان کە پەیوەستە بە مافی ئافرەتان و یادی ئافرەتان و ڕۆلی ئافرەتان لە ناو کۆمەڵگا، ڕێنمایی و بڕیار و ڕێکاری پێویست گیراوەتە بەر و لە ئاستێکی وەزاری ئێمە کاری پێویست کراوە بۆ ڕێخستنی باشتری پاراستنی هەموو تاکێکی کوردستان و هەروەها ئافرەت بە تایبەتی. ئەم بابەتە تۆزێک ئەبێ بگەڕینەوە لە دواوە، ئایا مەسەلەی کوشتن و تند و تیژی تایبەتە بە کاتێکی دیاریکراو لە کۆمەڵگایەکی دیاریکراو یان شتێکە لەگەڵ سروشتی مرۆڤایەتی ئەم بابەتە بوونی هەبووە. هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە لە هەموو چیرۆکەکانی کە ئاینەکان باسی دەکەن لە بە تند و تویژیەوە دەستی پێکرایە پەیوەندی نێوان مرۆڤ بۆ مرۆڤ، بەڵام دواتر لەگەڵ پێشکەوتنی مرۆڤایەتی و کۆمەڵگا و دروستبوونی حکوومەت و دەوڵەتی نەتەوەیی ئەم بابەتە ڕێکخراوە و دواتریش لە سەر ئاستی ڕێکخراوەکانی نێونەتەوەیی و ئاستی نیشتیمانی بڕیاری پێویست و یاسای پێویست دانراوە کە لە چوارچێوەی مافەکانی مرۆڤ گرنگی تایبەت بدرێت بە مافی ئافرەتان و ڕێزگرتن لە ڕۆلی ئافرەت. ئێمەش لە هەرێمی کوردستان هەر لە دوای ڕاپەڕینەوە پەرلەمانی بەڕێزی کوردستان ئەرکی خۆی جێبەجێ کردووە لەوەی کە چەندین یاسا و بڕیاری دەرکردووە تایبەتن بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە باشترکردنی بارودۆخی تاک و خێزان و هەروەها پاراستنی باشتری مافی هاوڵاتیان. لەوانە کە هەرزوو لە ساڵی 1993 یاسای ژمارە 16 1993 یاسای هەڵگرتنی چەک و بەکارهێنانی چەک و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ چەک لە پەرلەمان دەرچووە و دواتر لە ساڵی 2011 یاسای ژمارە 8 کە تایبەتە بە بەرەنگاربوونەوەی تند و تیژی لە ناو خێزان و یاسا و بڕگەی تریش کە ئەو تعدیلاتەی کە بەسەر یاسای باری کەسی هاتووە کە بنبڕکردن یاخۆت قەدەغەکردنی فرەژنی و ئەو بابەتانەی ترکە پەیوەندی بە کۆمەڵگەی کوردستان هەیە. چەندین بڕیاری تر لە حکوومەتی هەرێمی کوردستان دروستکردنی چەندین سەنتەر و ئۆرگانی تایبەت بەم بابەتە. بۆیە من هەمیشە لە کە دێمە خزمەت جەنابتان لە پەرلەمانی کوردستان ئێوە مافی خۆتانە ئەو بابەتانەی کە لە کۆمەڵگا دەگاتە دەستی ئێوە و یاخۆت هەستی پێ دەکەن کە گرنگە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە جۆرێک لە نیگەرانی و حەقی خۆشتانە ئێمەش نیگەرانی لەو دیاردەیە کە هەیە یاخۆت ئەو حاڵەتانەی کە هەیە نیگەرانیەکی گشتی و سەرتاسەریە، بەڵام ئێمە
بەو ڕەشبینیەوە سەیری بارودۆخەکە ناکەین بە ئاماژەدان بەو بڕیار و ئەو ڕێکارانەی کە لە پەرلەمان و لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو ئەو حزبانەی لێرە ئەندامن بە ئاساری ڕاجعی و لە ئێستا و لە داهاتووشدا هەمومان باوەڕمان بەوەیە کە مافی ئافرەت و مافی هاوڵاتی بوون دەبێت پارێزراو بێت. بۆیە ئێمە کە سەیری ڕووداوەکان دەکەین ڕاستە ئەگەر یەک کەسیش تند و تیژی بەرامبەر بکرێت، یەک کەسیش بکوژرێت یان خۆی بکوژیت یان بسووتێنرێت یان خۆی بسووتێنێت بە هەر هۆکارێک منداڵێک ئافرەتێک پیاوێک لێرە ئەوەی کە هەستم کرد کەستان باسی ئەوەتان نەکرد ئەو تند و تیژەی کە ئێستا دروست بووە لە بەرامبەر پیاوان کە چەندین حاڵات ڕوویداوە لە شوێنی جاجیا کە ئافرەت پیاوی خۆی کوشتووە ئەمەش تند و تیژیە کەواتە دەبێت حاڵەتەکان وەکو خۆی باز بکرێت. کۆمەڵگای ئێمە لە قۆناغێکی ڕاگوزەردایە هۆکارگەلێکی زۆر باس کران کە هەمویان ڕاستە. من خۆم وەکو وەزیری ناوخۆ سەرەتا دەستخۆشیێکی زۆرم بۆ لیژنەکانی پەیوەنددار هەبوو بە راپۆرتەکەیان راپۆرتێکی پوخت و ڕێکوپێک و دەستیان خستە بۆ سەر نەخۆشیەکە. دواتریش هەموو بەشداریکردنێکی پەرلەمانتارانی بەڕێز هەموو ئەو هۆکارانەی باستان کرد ئێمە من لە وەکو وەزیری ناوخۆ پشتگیری دەکەم و لە کاتی ئیسراحەت باسیشمان کرد کە هەموو وەزیرەکان ئێمە پشتگیری لەو بۆچوونانە دەکەین کە هۆکارەکان لە شوێنی خۆی ڕاستە. بەڵام پێش هەموو شتێک بەڕێزان دەبێت ئێمە تۆمەت نەخەینە سەر لایەنی جێبەجێ کار کە وەکو پێویست بە پیر ئەو بابەتانەوە نەچووە. ئەبێ کۆمەڵگای کوردستان وەکو خۆی ببینین. ئێمە لە دوای ڕاپەڕین و لە پێش ڕاپەڕین کۆمەڵگایەکی داخراو و کۆمەڵگایەک تووشی چەندین شاڵاوی بەدناوی ئەنفال و جینۆساید و کوشتن و بڕین و گرتن لە دواتریش ئەم بابەتە بەردەوام بوو تا دەگاتە شەڕی ناوخۆ نەگریس کە هەمومان لەو قۆناغەدا ژیاوین و بینیمان چۆن بوو. دواتر ئەو ڕووداوانی کە بە دوای خۆی داهات لە ئازادکردنی عێراق و بڵاوبوونەوەی بەشێکی زۆری چەکی ڕژێمی پێشوو نەک هەر چەکی سووک بەڵکو هەموو ئەو چەکە قورسانەی کە هەبوو لە ڕژێمی پێشوو کەوتە دەستی خەڵک. دوای ئەوە ڕووداوەکانی شەڕی داعش و ڕووبەڕووبوونەوەی ئازایانەی پێشمەرگەی کوردستان و خەڵکی خۆبەخش کە ڕۆڵێکی بەرچاویان بینی و هەموو تاکێکی کوردستانی ڕۆڵێکی بەرچاویان بینی لە خۆڕاگری لە شەڕی داعش و قوربانیەکی زۆرماندا. تاوان لەگەڵ ئەم بارودۆخانەی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە و لەگەڵ ئەو پێشکەوتنانەی کە لە ڕۆی کۆمەڵایەتی دروست بووە ئەو کرانەوەی کە هەرێمی کوردستان بەڕۆی تەکنۆلۆژیای نوێ و بەڕۆی دنیای دەرەوە ئەو تێکەڵاوی و سەفەر و هاتن و چوون و گەشت و دیداری کە لە پێشتر لە ڕێزەکانی شۆڕش و لە دوای ڕاپەڕین و ئێستاش کە هەر تاکێکی کورد ڕەنگە مافی هەیە کە بگەڕێتن و وڵاتان ببینیتن ئەو ڕێسایانەی کە دەرچوون لە پەرلەمان و حکوومەت پەیڕەوی لێ کرد لەوەی کە ئازادی تاک و ئازادی هاوڵاتی هەموو ئەمانە هۆکارێکن کە کۆمەڵگایەک دابڕانێک لەگەڵ ئەو کللتورە پێشووی کە هەمان بووە لەگەڵ ئەو کللتورەی کە ئێستا ڕووبەڕووی بووینەتەوە کە لە هەندێک حاڵەت کللتورەکە نامۆیە بە کللتوری کوردستان. بنەمای ئەم کێشانە بنەمایەکی ئاینی کللتوری کۆمەڵایەتی سیاسی ئابووری و حەزبیە. هەموو ئەمانە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەرەوەی کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان نەمانتوانی بێتن وەکو پێویست بابەتی چەک و چەکداری و هەڵگرتنی چەک و بازرگانیکردن بە چەک کۆنتترۆل بکەین. من باسی شتێک ناکەم کە نامۆ بێ بە ئێوە. ئێمە لە باسی پرۆسەی چاکسازیمان کردووە چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە کەستان باسی ئەو بابەتتان نەکرد کە بەشێکی زۆری ئەو چەکەی کە لە بەکاردێتن هیچەکی پێشمەرگەیە پۆلیسە ئاسایشە دەستگاکانی ترە کە چەکێکی ڕێگە پێدراوە بۆ پاراستنی هەرێمی کوردستان.
بەڵام بەداخەوە ئێمە هێشتا نەمانتوانیوە ئەو چاکسازیە پێویستە بکەین کە هەموو هێزە ئەمنیەکان و هێزەکانی پێشمەرگە بخەینە بن ڕکێفی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی دواتر ئەم چەکە ڕێگەپێدراو بێتن و کۆنتڕۆلکراو بێت. و هەمووتان هەموو ئێوە نوێنەری هەموو حەزبەکانن ئەوەی کە ڕەنگە تاکو تەرا حەزبێکی لێ دەرچێتن بەڵام هەموو چەکدار بوونە چەکیان هەبووە ئێستاش هەیەە و ئەوەی کە لە هەموو حەزبەکان زیاتر کەمتر چەکی هەیە داواکاری دەکات بۆ پاراستنی زیاتر و دانی چەک و مۆڵەتی زیاتر و پاسەوانی زیاتر. ئەمە حەقیقەتێکە لە وڵاتە بوونی هەیە. دەبێت لەسەر ئەرزیەیەکی مشتەرەک ئێمە قسە بکەین. من ناتوانم بڵێم نیگەرانیەکانی ئێوە لە شوێنی خۆی نییە. من 100% لەگەڵ نیگەرانەکانی ئێوەم و پشتگیری هەموو نیگەرانیەکانی پەرلەمان دەکەین. ئێمەش بەشێکین لەو نیگەرانیە. هەمومان بەیەکەوە دەتوانین ئەو بابەتە چارەسەر بکەین. لە وەزارەتی ناوخۆ و لە کابینەی نوێیەم هەر زوو دەرێکمان بەو بابەتە کرد. زوو دەستماندا بە بڕیارێکمان دەرکرد کە وەرگرتنی مۆڵەتی هەڵگرتنی چەک ئیتر بە ئاسانی نییە. چەند بەڕێزێک ئیشارەتیان پێکرد گوتیان کە چەکی بێمۆڵەت زۆر بووە لەبەرەوەی کە ڕێکاری مۆڵەتدان توندووە. دەبێت ڕێکاری مۆڵەتدان توندکەین بەڵام نابێت چەکی بێمۆڵەت لەسەر شەقام هەبێتن. کێشەکە لێرە ئەوەیە بەشێکی زۆری برایانی پێشمەرگە ئاسایش پۆلیس دەستگا ئەمنیەکانی تر و هات ئەحزاب بە سروشتی کۆمەڵگەی کوردستانی ئەوەیە کە چەک بەشێک بووە لە هەر ماڵێک. اینجا لەبەر ئەوەی کە ئەو کۆمەڵگایە بەردەوام لەژێر هەڕەشە بووە و هەمیشە لە ژێر ئەوە بووە کە دوژمنان و ناحەزانی ئەو هەرێمە هێڕەشێک بکەن لە کاتی بەرگریکردن هەڵمەتی بەرگریکردن هەموو تاکێک بە ئافرەت و بە پیاوەوە لەو کوردستانە بە مەسئولێتی خۆی زانیوە بەشداری کردووە لە ڕاپەڕینەوە هەتاوەکو خۆڕاگری شەڕی دژی داعش. بۆیە کە باز دەکەین لەوەی دیاردەی چەک زۆرە لەسەر شەقام واقعەکە ئەمەیە. شتێک نییە ئێوە پێی نامۆ بن بەڵام مافی خۆتانە داوا لە حکوومەت بکەن کە ڕێکاری تونتر بکات. ئێمە بەرپرسیارین و لەم بەرپرسیارێش ڕاناکەین و تەحملی ئەم بەرپرسیارێتێش دەکەین. ئەوەی لە توانای ئێمەشدا بێتن بە دووەداچوورمان کردووە لەسەر ئەو مەوزوعە چەندین بڕیارمان دەرکردووە ئاگاداری پارێزگارەکانمان کردووە ئیدارە مەحەلیەکان کە پێویستە دیاردەی هەڵگرتنی چەک لەسەر شەقامەکان کەم بکرێتن چ بە مۆڵەت چ بێ مۆڵەت. کاتێک کە دەڵێن چەکێکی بە مۆڵەتە مانەوە نیە تر کابرا ئازا دەبێنی لە قەدی ببەستیتن و لە ناو شەقام. ئەم چەکە هەڵگرتنە بەکارهێنانە و ڕاگرتنی چەکێکەیە. ڕێکارەکانمان زۆر تند کردووە بەڕێزان هەتا حەدی ئەوەی کە ئێوە هەستی پێ دەکەن کە ڕەنگە هۆکارێک بێ لەوەی کە چەکی بێ مۆڵەت زۆر بوو بێتن. ئێمە دوای ئەوەی کە چەندین پرسیار لە ئەندامانی بەڕێزی پەرلەمان و لیژنەی ناوخۆ و لیژنە پەیوەنددارەکانی تر ئاراستەی وەزارەتی ناوخۆ کراون لیژنەیەکمان دروست کردووە کە پێداچوونەوە بە تعدیلی یاسای ژمارە 8 ساڵی 2011 چەک بکات. عفو 16 یاسای 16 ساڵی 1993 لیژنەیەکمان دروست کردووە لە وەزارەتە پەیوەنددارەکان دەستگای ئاسایش وەزارەتی داد وەزارەتی ناوخۆ وابزانم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش ئەگەر نوێنەری تێدا بێتن ئەو وەزارەتانەی کە پەیوەستن بە دیاردەی چەک هەڵگرتن لیژنەیە کە ئێستا دراسی دەکاتن و تقریبا تەواو بووە لە ئایندەیەکی نزیکدا لە ئەنجومەنی وەزیران تێدا پەڕێن و عەرزی جەنابتانی دەکەین بۆ ئەوەی تعدیلی پێویستی لەسەر بکرێت. یاسایەکە مەرجەکانی یاسایەکە سووکن یەکێک ئاسانن یعنی بۆ هەڵگرتنی چەک. مەسەلەن ئەوەی تەمەنی 18 ساڵ بێتن خۆ ئەمە لێخوڕینی ئۆتۆمبیل نییە. ئەمە بابەتی چوونە مەدرسە نییە یان چوونە زانکۆ نییە یان مافێکی ئاسایی نییە. هەڵگرتنی چەک بۆ لە 18 ساڵی ڕێگە پێدراو بێت. ئێمە تەمەنی هەڵگرتنی چەک بە شێوە یاسایی دەیگۆڕین و لە چوارچێوەی گۆڕانکاریەکان ئەوەی تێدایە. بابەتی هەبوونی بازاڕەکانی چەک فرۆشتن لە کوردستان. بەڵێ ئەم دیاردەیەکی زۆر خراپ و ناشرینە بەڵام لە کاتی شەڕی داعش دیاردەیەکی دروست بوو بۆ ئەوەی پێشمەرگە چەکی خۆی هەندێک جار
ناچار بوو تەقەمەنی لە هەندێک شوێن دابین بکاتن چونکە نە کۆمەڵگای نێودەوڵەتی وەکو پێویست هاوکاری پێشمەرگەی کرد نە حکوومەتی عراق ڕێگەی دەدا پێشمەرگە چەکی دەستکەوێتن بۆیە لە هەندێک شوێن ئەمە خاڵێکی ئیجابی بوو بەڵام ئەگەر چەند خاڵێکی ئیجابی تێدا بێ تەواوی پرۆسەکە خاڵی نێگەتیڤی تێدایە ئێمە لەگەڵ ئێوەین و هەستیشمان بە نیگەرانیەکە کردووە لیژنەیەکمان دروست کردووە بۆ دیراستکردنی ئەوەی چۆن ئەم بازاری چەک ئێمە ناتوانین بەڵێنتان بدەینێ بڵێن بازاری چەک لە کوردستان بنبڕ دەکرێت نە ئێمە و نە هیچ وڵاتێکیش ئەم بەڵێنە ناتوانێت بدە لە کام وڵاتی دیموکراسیە کڕینی چەک و بەکارهێنانی چەک بە یاسا ڕێکخراوە و بازار هەیە وەکو چۆن خەڵکێک پێویستی بە خواردەمانی و کەلوپەلی ژیان هەیە ئەچێ چەکی پێویستی خۆی ئەکرێ و بەڵام ڕێکاری پێویست هەیە ئەبێ ڕەچاوی بکە ئێمە خەریکین لە یاسای نوێی چەک ئەم بابەتە شوێنی بۆ بکەینەوە و پێشنیاری باشیشمان لە بەردەستە پێم خۆشە ئەگەر بەڕێستان پێشنیارتان هەبێت لەو بابەتە چ بە نامە بێت چ بە راپۆرت بێتن لە دوای ئەم کۆبوونەوەیە تاوسیاتی ئەم کۆبوونەوەی بۆ ئێمە بنێرن ڕێکارەکان بەگرینە بەروە لە یاسای چەک جێگای دەکەینەوە. هەر یەکێک لەو خاڵانەی تر سزاکانی ناو یاسای چەکە ئەگەر یەکێک بەبێ مۆڵەت چەکی پێبوو سزایەکە بڵێن گرتنێکی چەند سەعاتی بێ یان چەند ڕۆژی بێ یان چەند مانگی بێت ئەبێ بگۆڕدرێت بۆ سزایەکی تند هەم لە ڕووی دارایی هەمیش لە ڕووی بەندکردن و ئیجراعاتی یاسایی ئەمە لە پرۆژە یاسای نوێ ئیشارەتی پێکراوە. لەگەڵ ئەوەشدا بەڕێزان هەندێک ماڵ هەیە لە شار و گوند و لادەکانی کوردستان چەکی قورسی تێدایە دۆشکەی تێدایە هاوەنی تێدایە تۆپی تێدایە RPG تێدایە BKC تێدایە کە ئەمانە هیچ پێویستی ڕۆژانەی ئەو خێزانش نییە بەڵام بە هەموو باگراوندی خۆمان وەکو خێزان و تاکێکی ئەو کوردستانە لە هەزری خۆیەتی ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان پێویستی پێی بێتن بۆ بەرگریکردن اینجا لە عشیرەتێک بێت لە حەزبێک بێت لە کوردستان بێت دژی ناحەزان ئەمە بۆ چوونێکە ئێوە هەمووتان دەزانن من ئەو شتێکی نهێنی نییە بۆتان باز دەکەم بەڵام تەنها بە بیرهێنانەوەی و ئاگادارکردنەوەی کە حەقیقەت ئەمەیە. بەڵێ بەپێی ئەم پرسیارە هاتووە بە ڕێزێک دەڵایە پەرلەمانتار پێویستی بە پێناسەی چەک هەیە نەخێر چونکە بەپێی یاسای چەک پەرلەمانتار و دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و ئەوەی سەرۆکایەتی هەرێم و هەموو کابینە و ئەوانەی کە دەسەڵاتی فەرمینە پێویستیان بەوە نییە کە لە ئاستێکی دیاریکراوە لە یاسایەکە نووسراوە کە ئەمانە پێویستیان بە مۆڵەت نییە. طبعا ئەمە دەربارەی چەک بابەتی تر بابەتی توندوتیژی دژی خێزانە ئێمە یاسایەکمان هەیە بە ناوی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان هەم لە حکوومەت هەم لە پەرلەمان کە لە نزیکەوە لەگەڵ لیژنە پەیوەنددارەکان لەسەر هێڵین و هەم ئەنجومەنی خانومان و هەمیش وەزارەتە پەیوەنددارەکان بەعام هەستمان بەوە کردووە کە نەقسێک لەم یاسایە هەیە هەر لە ناونیشانی یاسایەکە کە توندوتیژی دژی خێزان ئێمە لە کاتی جێبەجێکردنی یاسایەکە لە دادگاکان تووشی کێشە بووینە لە دادگاکان لە دهۆک لە سۆران هەر ئافرەتێک لە ناو خێزانیان لە دەرەوەی خێزان تووشی کێشەیەک ببێت ڕادستی دادگای پەیوەنددار دەکرێتن کە وەکو یاسای توندوتیژی بەڵام لە هەولێر و لە سولێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین تەنها ئەوەی کە لە یاسایەکە ئاماژەی پێکراوە لە ناو خێزان یعنی ئەگەر ئافرەتێک لەسەر شەقام تووشی توندوتیژی ببێت ئەمە ناچێتە چوارچێوەی یاسایەکە چونکە یاسایەکە دەڵێ یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان بۆیە ئێمە پێشنیارمان کردووە و پەرلەمانتاری بەڕێزیش لێژنەی
پەیوەندداری ئافرەتان ئەوانش ڕەزامەند بوونە لەسەرەوەی کە ناونیشانی یاساکە بگۆڕین بکەینە پرۆژە یاسایەک تەقدیم بکەین کە ئێوە وابزانم خوێندنەوەشتان بۆ کردووە پێشتر ئێمەش دەراسەمان کردووە بە سوپاسەوە ڕەزامەندیتان داوە کە جارێکی تر بیگەڕێنەوە بۆ حکوومەت بۆ ئەوەی ئێمە لە ئەنجومەنی وەزیران زیاتر گفتوگۆی لەسەر بکەین و ئەو خاڵانەی کە پێویستن گۆڕانکاری تێدا بکرێت و تعدیلی پێویستی لەسەر بکرێت لە ناونیشانەوە بگرێت تاوەکو دیباجەکە هەمووی پێویستی بە گۆڕانکاری هەیە چونکە لە ئەنجامی جێبەجێکردن ئێمە هەستمان کردووە دادگا خۆی ناخاتە ناو هەموو کێشەکان ئێوە زۆر بە ڕێکوپێکی باستان لە سەروەری یاسا کرد تاوان سەروەری یاسا دروشمێکە و قەناعەتێکە کە هەمومان قەناعەتمان پێ هەیە بەڵام لە جێبەجێکردندا بەڕاستی دادگا و ئەنجومەنی دادوەری لایەنی سەرەکیە ئێمە ڕەنگە ئێمەش وەکو لایەنی جێبەجێکار کە بە تایبەتی دەستگا ئەمنیەکان و وەزارەتی ناوخۆ کە تاوانباران دەگرین یەکێک لە نیگەرانیەکانی هەرە سەرەکی ئێمە ئەوەیە چۆن ئەو تاوانبارانە لە زیندان بمێنەوە و دادگا مامەڵەی تاوانباری لەگەڵ بکە و بمێنتەوە بە کەفالەت ئازاد نەبێ بەڕێزان ئێمە شەو نخوونی دەکەین پۆلیس ئاسایش دەستگا ئەمنیەکانی تر برایانی پێشمەرگە هاوکارمان دەبن لەوەی کە تاوانبارێک دەستگیر دەکەین دەبینین یاسایەکە بە کەفالەت بەری دەدات اینجا ئەمە کێشە لە خودی یاسایە یا لە دادگاکان خۆیانە یا لە دادوەرە بەڕێزەکانە بەڕاستی ئەمە پێویستی بە هەڵوەستەیەکی جددیە ئێمە ئەو بابەتەمان لەگەڵ ئەنجومەنی دادوەری باس کردووە کۆبوونەوەمان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری و ئەندامانی ئەنجومەنی دادوەری کردووە لەسەر ئەم بابەتە ئێمە دوای هەفتەیەک دەڕۆژ مانگێک دوو مانگ تاوانبارێکی هەڵاتوو دەستگیر دەکەین دێتن دوای 24 کاتژمێر بە کەفالەت بەردەبێت ئەوە معاناتی ئێمەشە ئێمە داوای پشتگیری زیاتر دەکەین هەم لە پارلەمانی کوردستان لەسەر ئەم خاڵە هەمیش لە ئەنجومەنی دادوەری کە زیاتر بەتەنگ ئەم کێشەوە بێن و بەشێکی دادوەرە بەڕێزەکان بەڕاستی زۆر هاوکارن و ماندوون لەگەڵمان و حازرن کە هەموو شتێکی بکەن بۆ ئەوەی سەروەری یاسا بچەسپێنن بەڵام بۆشایی هەیە لە یاساکە بۆشایی هەیە لە جێبەجێکردنی یاساکەش و فشاری زۆریش لەسەر دادگا هەیە کە دادگا لێرە نیە و ئەنجومەنی دادوەری لێرە نیە با ئێمە هەر ئەوە نەبێ باس لەوەی بکەین کە بۆشایی هەیە بەڵام فشارێکی تاک خێزان عەشیرەت حەزب بە ئەنواعی ڕێگا فشار لە دادگا دەکرێتن بۆ ئەوەی دادگا ڕێچکەی خۆی یاسایی وەرنەگرێتن و بڕیاری دروست نەداتن ئەم کۆمەلگای ئێمە پێویستی بە کێشە چارەسەرکردنی کێشە دەرونیەکان هەیە ئێمە کێشەی دەرونیمان هەیە لەو کۆمەلگایە زۆرتان باستان لە بابەتی دەرونی کرد هەمومان دەرەنجامی پرۆسەیەکی ناسروشتینە لە وڵاتە تووشی عەزاب و کێشەی دەرونی زۆر بووینە لەسەر دەستی ڕژێمایەک لە دوایەکەکانی عێراق لە دوای ڕاپەڕینیش و لە دوای 2003 ئەو محاربە نەفسیەی کە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت لە بابەتی بودجە ئەمە کێشە دروستکردنە بۆ تاکتاکی هەرێمی کوردستان دەرونی خەڵکی کوردستانیان شێواندووە بە بابەتی لاوەکیان خەریک کردووە ئەم بابەتانەی کە ئێوە باسی لێ دەکەن و قوت و بودجەی خەڵک ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیریتان دەکەین نوێنەرایەتی خەڵک دەکەن ئێمەش لەگەڵ ئێوە دەڵێن ئەمە غەدرە لە خەڵکی کوردستان دەکرێت بەڵام ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان نەدەیکات ئەم کێشە دەرونیانەی کە ڕوبەڕووی تاکی کورد دەبێتەوە ناحەزان و دژمنانی ئێمە بە پلانێکی تۆکمە بەرامبەر بە ئێمە بەکاری دێنن و حەزبە سیاسیەکان بە گژێکدا دەدەن بۆیە تکام وایە وەکو ئەندامانی پەرلەمانی بەڕێز ڕەچاوی ئەم مەوزوعە بکەن هەمومان بە جۆرێک لە جۆرەکان پێویستیمان بە بابەتی دەروونناسی هەیە چونکە ئینسان ئەگەر لە حاڵەتێکی ئاساییدا بوو لە دەرونێکی ئاساییدا بوو دەتوانێت بڕیاری دروستیش بداتن لەبەر ئەوەیە زۆرجار لەسەر کێشەی زۆر بچووک خێزانێک لەبەرێک هەڵدەوەشێت سەیری ڕووداوەکانی هاتوو چۆ بکەن خۆ ئەمە خەتای کەس نییە نە پەرلەمانە نە حکوومەتە نە خەڵکی ترە شوفێرێکە کێشەیەکی شەخصی هەیە تەکسیە ژیانی چەندین خەڵکی تر دەخاتە مەترسیەوە دەرونی ئەم کەسە ئارام نییە هەمومان پێویستیمان بە پێداچوونەوە هەیە
بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە. لەم بابەتە بەڕێوەبەرایەتێکی گشتی زۆر چالاکمان هەیە لە وەزارەتی ناوخۆ کە ڕووبەڕووی توندوتیژی دژی خێزان و ئافرەت دەبێتەوە و ڕۆڵی بەرچاوی بینیوە بەڕێوەبەرایەتەکان لە ئاستی پارێزگاکان کراونەتەوە ئیدارە سەربەخۆکان. گرنگی زیاترمان پێداون لەو کابینەیە لە دابینکردنی پێداویستی لەکردنەوەی نووسینگەی زیاتر، بەڵام دیسان ئێمە لەبەر کێشەی دارایی و مەسەلەی بودجە و نەبوونی میلاکی پێویست ئەم نووسینگانە پێویستیمان بە پۆلیسە، پێویستیمان بە لێکۆڵەرە، پێویستیمان بە دەروونناسە، پێویستیمان بە کۆمەڵناسە. ئەم بابەتە بابەتێکی گشتگیرە، کۆمەڵگا بەدەستیەوە دەناڵێنێتن، بۆیە زۆر گرنگە کە ڕەچاوی بارودۆخی دارایی هەرێمی کوردستان بکرێت کە هەموو شت لە دەست ئێمە نییە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین ئەو میلاکە پێویستە دابین بکەین. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە ئەنجومەنی وەزیران لە ئاستی سەرۆکی حکوومەت و وەزیرە بەڕێزەکان هاوکار بوونە و ئێمە بۆردێکی نیشتیمانیمان هەیە کە وەزیری ناوخۆ سەرۆکی ئەو بۆردەیە لە جێبەجێکردنی یاسای 1325 نەتەوە یەکگرتوەکان کە ئامادەکردنی باشتری ئافرەت لە ڕۆڵدیتن لە کایەکانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری. من باسی هەندێک ئامارتان بۆ دەکەم. ئێوە باستان کرد کە ئەم ئامارانە لە بەردەست نیە. ڕەنگە هەمووتان ئەو ئامارانتان بینێ بێتن لە سایتی بەڕێوەبەرایەتی گشتی توندوتیژی دژی خێزان بەڵاو دەکرێتەوە. ئێمە ئامارەکان ئەوەی کە دەگاتە دەستی ئێمە بە فەرمی تۆمار دەکرێت لە ئاستی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و لە ئاستی ساڵ بە ساڵ و هەروەها شێوازی کوشتن، خۆکوشتن، سوتاندن. ئەمانە جیاوازن. ئەگەر سەیرێکی ئەم داتایانە بکەین، ئێستاشی لەگەڵ بێتن، خۆ سوتاندن زیاترە لە کوشتن و خۆکوشتن. یعنی ئێوە تەرکیزتان لەسەر چەک کرد. بەڕێزان، ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕاپەڕینەوە تا ئێستا 20700 مۆڵەتی چەکمان داوە. بەشی هەرە کەمی تاوانەکان بەو چەکە کراوە کە مۆڵەتی پێدراوە. تەواوی ئەو تاوانانەی کە بە چەک کراون 198 هەتا 99 ئەوەیە کە بە چەکی بێمۆڵەت کراوە، کەواتە ئەوە نییە کە مۆڵەت، چونکە ئەوەی کە مۆڵەت وەردەگرێ ڕێنمایی و ڕێکاری خۆی هەیە. بەڵام خودی چەک کێشەی سەرەکی نییە لە کوشتن، خۆ سوتاندن یان سوتاندن. ئێمە هەر فێر بووینە دەڵێن ئافرەتێک خۆی سووتان، بەڵام هەندێک جار ئافرەتەکە دەسووتێنرێت، ناچار دەکرێت خۆی بسووتێن. ئەمە خۆ سووتاندن نییە، ئەمە توندوتیژیە، دەرەنجامی توندوتیژیە. بۆیە ئەم بابەتە پێویستی بە هەڵوەستەیەکی جددی هەیە کە خێزان ڕۆلی چیە لە ناو کۆمەڵگا. ئێمە لە کۆمەڵگایەکی کولتوری عەشایری دەژین، تەنانەت ئەوانەی کە لە ناوەندی شاریشن خۆیان بە خەڵکی شار دەزانن، دیسان کە تووشی کێشە دەبن دەگەڕێنەوە بۆ ڕەگ و ڕیشەی عەشایری. ئەو شوێنەی کە خۆتی تێدا دەبینیەوە و تێیدا پارێزراوی. ئێمە دەبێ وەکو کۆمەڵگا خۆمان یەکلا بکەینەوە. ئەم هەموو پێشکەوتنە تەکنۆلۆژیای کە لە جیهان هەیە و ڕێکێکین لەو ناوچانەی جیهان کە نوێترین کەلوپەلی تەکنۆلۆژی نوێ زووتر لە زۆر وڵاتان دەگاتە هەرێمی کوردستان. ئەمە خاڵێکی ئیجابیە، بەڵام نێگەتیڤ بوونی ئەم خاڵە ئەوەیە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیەیە کە هەیە. ناکرێتن تەکنۆلۆژیا بدرێتە دەست کەسێکی نەزان، یان کەسێکی منداڵ، یان کەسێک نەزانی بەکاری بێنێت. ئەمە ڕۆلی دایک و باوک زۆر گرنگە. پێویستیمان بەوەیە کە هێمومان تەرکیز لەسەر ڕۆلی دایک و باوک بکەین. ڕۆلی خێزان لە پاراستنی ئاسایش و سەلامەتی تاکتاکی ئەم وڵاتە. پێش هەموو شتێک ئێمەمانان کە لێرە قسە دەکەین، بەڕێستان پەرلەمانتارن، ئێمە لە حکوومەتین، ئایا باوەڕیمان بەو قسانە هەیە کە دەیکەین؟ هەمومان دەبێت پرسیارێک لە خۆمان بکەین. ئەگەر کێشەیەک لەو کێشانەی کە ئافرەتێکی لەسەر دەکوژرێت یان دەسووتێنرێت لە خێزانی یەکێک لە ئێمە ڕووبدات، ئێمە چی دەکەین؟
سؤالی جەوهەری ئەمەیە ناکرێت بڵێن فلان وایە فلان کەس وایە جەنابتان چی دەکەن من چی دەکەم ئەگەر شتێکی وا لە خێزانی من ڕوویدا ئایا هەر پەنا دەبین بۆ دادگا ئەگەر یەکێک بینی ئافرەتەکە خیانەتی لێ دەکات خێزانەکەی ئایا دەچێتە دادگا یان پەنا بۆ چەک دەبات ئایا ئەگەر جەنابەت قەناعەتت پێ هەیە باوک و دایک و خزم و کەس و ئامۆزا و خاڵۆزا و خزم و کەست لێت دەگەڕێن ئەم کۆمەلگایە پێویستی بە چاکسازی کۆمەڵایەتی هەیە پێویستی بە گۆڕانکاری کۆمەڵایەتی هەیە پێویستی بە دیدی کۆمەلگا هەیە بۆ ئایا ئێمە تعریفمان بۆ شەڕەف چییە ئەبێ ئێمە تعریفمان پێناسەی ئێمە بۆ شەڕەف چییە لەسەر کام شت ئەبێ بە حساب بکەین بە شەڕەف لەو شوێنەی کە شەڕەفی ملەتێک لە خەتەردایە زۆرێک لە خەڵک بێدەنگ دەبێتن لەو شوێنەی کە شتێکی شەخسیە کۆمەلگا بەس لەسەری بەجواب دێتن ئێمە لە خۆمان ون کردووە ڕێگای سەرەکیمان ون کردووە دەبێت لەسەر پێناسەکان یەک بین کۆمەلگایەک کە لەسەر مەفاهیمی سەرەکی ژیان متتەفق نەبێتن ڕێک نەکەوت بن هەمیشە تووشی کێشە دەبێتن ئێمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەبێت ئەم بابەتانە یەکلا بکەینەوە بەشێکی زۆری کە هەمومان باسی لێوە دەکەین دەستورێکمان هەبێتن لەژێر چەتری ئەو دەستورە هەموو ئەو مافانە ئەبێ ڕێک بخرێتن ئەبێ ئێمە وەکو کوردستانیان پەلە بکەین لە دەرچواندنی ئەم دەستورە جیاوازیەکان بەلاوە بنین بۆ ئەوەی فەلسەفەی حکومڕانی لە کوردستان پێناسە بکرێت ئایا ئێمە وڵاتێکی کراوەین بەڕووی هەموو دیاردەیەک یاخود ئێمە وڵاتێکی ئاینین یان ئێمە وڵاتێکی ملتەزمین بە هەندێک مەسائل چییە ئەو کۆمەلگایە چییە بەڕاستی دەبێت ئێمە ئەم کۆمەلگایە پێناسە بکەین هەتاوەکو ئەم کۆمەلگایە پێناسە نەکەین ئێمە مامەڵە لەگەڵ دەرەنجام دەکەین دەبێت بین مامەڵە لەگەڵ هۆکارەکان بکەین هۆکاری کێشەکان هەمومان دەزانین لەکوێنە دەبێت بین جەریئانە واز لە منافسە و ململانەی سیاسی بینین بۆ شکاندنی یەکتر و ئەمیتر نەبێت بۆ دەستکەوتی هەڵبژاردن نەبێتن بۆ دەستکەوتی ناوچە و حزبایەتی نەبێتن بین پێ لەسەر دەست لەسەر برینەکە دابنین و ساڕێژی بکەین هەمومان بەیەکەوە ئەوەی کە دەکوژرێتن و دەسووتێنرێتن بە جیاوازی بیر و ڕاو بۆ چوون و سیاسی ناکرێ ڕاگەیاندنەکانی ئەم لەو ئەولە بە دەستکەوتی بزانن شارێک ئارامی بشێوێنن لە ڕاگەیاندنەکان بەڵێ ئێمە گلەیمان هەیە لە ڕاگەیاندن من خۆم لە پرێس کۆنفرانسەکان باسم کردووە هەندێک بەرنامەی تەلەڤیزیۆن هەیە شوێنی حاکم و پۆلیسی گرتووە ڕاست دەکەن پۆلیس ناگاتە تاوانبار بەڵام پەیامنێرێک دەگاتە تاوانبار هۆکارێکی سەرەکی کە تێکچوونی دەرونی ئەو خەڵکە بەڕاستی ئەم کەناڵانن بەڕێز وەزیری ناوخۆ یەک کەمێک وەڵامەکانتان چڕکەنەوە بەڕێستان حەزەکەی لێ دەگەڕێ نانە لێ مەگەڕێ وەڵامی پەرلەمانتاران بدەینەوە بە تەواوی من ئەوەی بە پێویستی دەزانم وەڵام دەدەمەوە ئەگەر نە من فەرمونون وەڵامی پەرلەمانتاران بدەنەوە ئێمە نهاتوین لێرە ئێوە قسە بکەن و ئێمە قسە بکەین و خۆحافیز من بە سەراحەت قسەتان لەگەڵ دەکەم نەوەکو حەزبیەک نەوەکو هەر وەکو تاکێکی کورد خەمی ئەو مەوزوعەمانە نەک وەکو وەزیرێکیش ئەمە ڕوبەڕووی من دەبێتەوە وەکو وەزیری ناوخۆ وەزیری ناوخۆی پێش من و دوای منیش ئەم کێشانە ڕوبەڕووی دەبنەوە کاکە ئەبێمە کێشەکان چارەسەر بکەین لە بنەڕەتەوە دیسانیش لەگەڵ هەموو ئەو قسانەی کە دەکرێتن و بە قسەکانی خۆشمەوە ئێمە ڕەشبین نین ژمارەکان جێگای مەترسی و نیگەرانین بەڵام پەرلەمانێکی بەرپرسیارمان هەیە حکوومەتێکی بەرپرسیارمان هەیە ڕێکخراوێکی زۆری کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوی ژنان و ئافرەتانمان هەیە ئەنجومەنی خانومانمان هەیە لەو بابەتە قسەیان هەیە ئێمە خەڵکی بیانی و شاندی بیانی دەبینین نمونەی هەرێمی کوردستان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حەز دەکەم بزانن نمونەی هەرە سەرکەوتو و زیندووە لە پاراستنی مافی ئافرەت لە بەشداری پێکردنی ئافرەت حەز دەکەم کە هەمیشە باسی نیگەرانیەکان دەکەن خاڵە باشەکان و پۆزەتیفەکانیش ببیندرێت لە کام وڵاتی ئەوڕۆپیە کوشتن نییە لە کام وڵاتی ئەمریکیە کوشتن نییە
خۆ سووتان نییە، خۆ خنکاندن نییە، بە ڕەنگە ڕێکارەکان جیاواز بن، هۆکارەکان جیاواز بن، بەڵام لە نەتیجە هەمومان دەناڵێن بەدەست کوشتنەوە. و کێشەکە لێرە ئەوە نییە ئێمە یاسا جێبەجێ دەکەین یان جێبەجێ ناکەین. کێشەکە لەوەدایە ڕێگری سیاسی حەزبی هەیە لەسەر جێبەجێکردنی یاسا. ئەبێ جورئەتی ئەوەمان هەبێتن ڕوبەڕووی ئەو دیاردەیە ببینەوە کە ئەحزاب بگەنە قەناعەت، هەمومان هاوکار بین لەوەی کە ئەو چاکسازیی پێویستە لە وەزارەتی پێشمەرگە بکرێتن و هێزەکان بچنە بنباری وەزارەتی پێشمەرگە، ئەمە جێبەجێ بکرێت. دواتر ئێمە بەرنامەمان داناوە کە لە پۆلیس لە هێزەکانی ئەمنی لەگەڵ پێشمەرگەش کە ئەم چەکە نەبرێتەوە ماڵ. بەڵام ئەگەر ئێستا بڕیارێک بدەین ئەم بەڕێزانەی کە چەکیان بەدەستە نەیبەنە ماڵەوە، بە هیچ شوێنێ لێدانێن، کەس نابێتە خاوەنی ئەو چەکە. بۆیە کاتێکی زیاتری دەوێتن، بەڵام ئەم خەمخۆری ئێوەی بەڕێز پشت ئەستورمان دەکات کە پشتگیریمان دەکەن لەوەی کە ئەم بابەتانە جێبەجێ بکرێن. لە ساڵی 2020 هەمووتان بەبیرە کە کۆڕۆنا هات، ئێمە قەرەنتینەمان ڕاگەیان چەند مانگێک. ئەزانن لەو کاتە ژمارەی خۆکوشتن و خۆسووتان و دیانی ئەوەی حاڵەتی کوشتن زۆر کەم ببوو. ئێمە راپۆرتێکم بەدەست گەیشت لە بەڕێوەبەراتی گشتی دەتون دژی خێزان، گوتیان ئەمە حاڵەتە لە کوردستان هەیە، لەگەڵەوەی کە موچە نەدەدرا، لەگەڵەوەی کە کۆڕۆنا بوو، لەگەڵەوەی کە فشاری دەرونی و سیاسی و ئەوانە وەزعی ئەمنی ڕێکوپێک نەبوو، لەگەڵ هەموو ئەمانە ژمارەی کوشتن کەم بووە. لێک دانەوەیەکی سەریعمان بۆی کرد ئەوەیە کە خێزان جارێکی تر گەڕابۆوە خێزان، ئەرکی خێزان. ئەم لێکدانەوە سەرپێیش بێتن، پێویستی بە هەڵوەستەکردن و دراست هەیە. ئێمە ئەو داتایانەمان داوەتە خەڵکی پسپۆر، شیکردنەوەمان بۆ بکەن لەسەر ئەم دیاردەیە، ئەم حاڵەتانە. لە کاتێک کە خێزان بێت، پیا و کەمتر شەوەکان لە دەرەوە دەبێتن، لە حاڵەتی ئاسایی یان لە کافێتریایە یان لە یانەیەکی شەوانەیە یان لە دانیشتێکی برادرانەیە یان لە کۆنکانێکە یان لە شوێنێکە ئافرەتن لە شوێنێکی تر کۆ دەبنەوە لە کافێتریا و منداڵەکان بێسەر پەرز دەمێنەوە. منداڵەکانیش هەوڵ دەدەن لە دەرەوەی خێزان شوێنێک بدۆزنەوە. کاتێک کە قەرەنتینە بوو، شوێن نەبوو خەڵک بچیتن، هەموو دایک و باوک و منداڵەکان بە یەکەوە دادەنیشتن، ژمارەی خۆکوشتن و دیاردەی کوشتن کەمتر بوو. بۆیە ئەمە گرنگە هەم لە ڕووی ئاینی، هەم لە ڕووی کۆمەڵایەتی، هەم لە ڕووی ئەکادمیەوە گرنگی بە خێزان بدەین، چونکە خێزان بنەمای سەرەکی ئەو کۆمەلگایە و دامەزراوەیەکی گرنگی کۆمەلگایە. دەمەوێت هەندێک ئاماری ترتان بدەمێ بۆ ئەوەی بە زمانی هەر عمومیات قسە نەکەین. ئەگەر بەراوردێکمان کردووە لەسەر کوشتن و خۆکوشتن و خۆسووتاندن، هەروەها ژمارەی سکاڵەکان لە 2009ەوە دەست پێ دەکات هەتا وەکو 2021. ئامارەکان لە بابەتی سکاڵا لە ژمارەکان لە زۆربووندان. لە ساڵی 2009 2658 سکاڵا هەبووە. لە ساڵی 2020 10370 سکاڵا هەبووە. ئەم سکاڵایە چۆنە؟ ئێمە هێڵی گەرممان هەیە، هێڵی ژمارە 190ەیە لە پارێزگاکان. هەر کەسێک تووشی کێشەیەک بێ دەتوانێت پەیوەندی بەو ژمارە 190 بکاتن و تیمەکانی ئێمە ئەگەر پێویستی بە ڕاوێژ بێ لە کاتی خۆی ڕاوێژی پێدەدەن، و ئەگەر پێویستی بە ناردنی هێزی پۆلیس بێتن بۆ ڕزگارکردنی یان دەستگیرکردنی تاوانبارێک، ئەم ڕاوێژە لەو سنتەرانە دەدرێت. ئەمە جێگای دڵخۆشیە، نەوەکو نیگەران بن بەوەی کە ژمارەی سکاڵا زۆر بووە کەواتە کێشە زۆر بووە. ڕاستە کێشە زۆر بووە، بەڵام ڕادەی تێگەیشتنی کۆمەڵگا زۆرتر بووە، ئاستی تاگ زیاتر چۆتە پێش کە ئامادەیە کێشەکانی خۆی لەگەڵ حکوومەت هاوبەش بکاتن بۆ ئەوەی حکوومەت چارەسەری بۆ بدۆزێتەوە. لە هەمان کاتدا
ژمارەی خۆسووتان ئەگەر بەراورد بکەین لە 2009 هەتا وەکو 2020 تێکڕای کۆی ژمارەی خۆسووتان 1209 نەفەرە، ژمارەی خۆکوشتن 606 نەفەرە، ژمارەی کوشتن 545 نەفەرە. بە هەردوو کوشتن و خۆکوشتن یەکسانە بە ژمارەی خۆسووتاندن، کەواتە کێشەی سەرەکی ئێمە کوشتن نییە، بەشێکی مەوزوعەکە کوشتنە. کێشەی سەرەکی ئێمە خۆسووتاندنە یان سووتاندنە. بۆیە بەڕێزان ئەم داتایانە هەیە لە بەردەستە، دەتوانین دواتر بۆشتان بنێرین و لە سایتی وەزارەتی ناوخۆ لە بەڕێوەبەرایەتی گشتی تند و تیژی دژی ئافرەتان هەیە. لە ژمارەی داڵدە ئافرەتی داڵدەدراو لە 2016 هەتا 2020 ژمارەکان لە بەردەستن. ئامارەکە تا ئێستا کۆی گشتی 4048 نەفەر لە شێڵتەرەکان. لە 2019 زۆرترین ژمارەی داڵدەدراو هەبووە کە 1062 کەس بووە. ئێوە وردکراوە لە 2021 و 20 کوشتن 3 کەمی کردووە، خۆ کوشتن 10 زیادی کردووە، خۆ سووتاندن 6 کەمی کردووە. ئێمە ئەبێ بە زمانی ئامار و بە ئامار قسە بکەین بۆ ئەوەی کۆمەڵگا نەترسێنین زیاد لەوەی کە پێویستە. ئەبێ کۆمەڵگا وشیار بکرێتەوە، هەمومان ڕۆڵ ببینین لە وشیارکردنەوە نەوەکو لە ترساندن. ئێمە لە وەزارەتی ناوخۆ ئەمە هەمووتان پرسیارتان ئێوە چیتان کردووە؟ من بۆیە ئەم ئامارانەتان پێدەم. ئێمە لە 2018 تا 2020 لە 2020 پێدانی ڕێنمایی و ڕاوێژ 9106 کەس ڕاوێژیان وەرگرتووە. لە 2019 7785 کەس و حواڵەکردن بۆ تیمی موبایل 1355 لە 20 و 32 کەس لە 2019. بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە لە 2020 ئیشان لەسەر کراوە 13856 حاڵەتە و لە 2019 19715 حاڵەتە، کۆی گشتی دەکات 34975. ئەوانەی کە ڕاوێژی خێزانیان وەرگرتووە پرۆسەیەکی تۆزێک دوور و درێژە ئەم بابەتە، یعنی ئێمە هەتاوەکو کێشەکە دەبینە دادگا یەکسەر نایبینە دادگا، چونکە مەبەستی ئێمە ئاشتەوایی خێزانە. سەرەتا هەوڵ دەدەین ئەم دوو کەسەی کە کێشەیان هەیە ئاشتیان بکەینەوە. بەشێکی یاسایەکەش ئەم باسی ئاشبوونەوە دەکات لە ناو چوارچێوەی دادگا. بەڵام ئەو ئاشبوونەوەی تر کە ئێوە باسی دەکەن لە مەکتەبە کۆمەڵایەتەکانی حزبەکان، سەرەڕای ئەوەی کە ڕەنگە لەگەڵ یاسا نەگونجێتن، بەڵام بەشێکی زۆری کێشەکان کە لە دادگا تەواو بوون ئەگەر ئەو پێکهاتنە کۆمەڵایەتیە لە دەرەوەی دادگا بۆی نەکرابە، ژمارەیەکی زیاتری خەڵک دەکوژرا. ئێمە تەمەنا دەکەین کۆمەڵگای ئێمە بگاتە ئەو قۆناغا کە بە بڕیاری دادگا ڕازی بێت، چ بە گرتن، چ بە سزادان، چ بە بەبەردان. بەڵام بەداخەوە کۆمەڵگا ڕازی نابێت. بۆیە کەس هەیە دوای 10 ساڵ لە زیندانکردن کە بەر بووە لەبەر دەرگای زیندان کوژراوە. جارێکی تر ناچار بوونە سڵحی عەشایری بۆ بکەن، بە سڵحی عەشایری کۆتایی پێهاتووە. من چی بکەم کە کۆمەڵگایەکە قەناعەتی بەوە هەیە؟ بەڵام بابەتێک لێرە هەیە کە ئێمە داوای پشتگیریتان لێ دەکەین و داوا لە ئەنجومەنی دادوەریش دەکەین کە یاسایەکان وەکو خۆی جێبەجێ بکرێت. یاسا بۆ ئەوە دانراوە کە ڕەدع دروست بکە. کاتێک ڕەدع دروست ناکات یاسا، تاوانبارێک پێشەوەی تاوان بکات دەڵێ زۆر من 10 ساڵ حکوم دەبم. بەو 10 ساڵە ئەگەر سڵحی عەشایری بکەم، ڕەنگە 10 ساڵەکەم بۆ کەم دەکرێتەوە، بە ڕەنگە بە 100,000 دلار پێکهاتنی عەشایری بکرێت، لەو لاش ماوەی یاسایەکەی بۆ کەم دەکرێتەوە. بۆیە ئێمە لەگەڵ ئێوەین کە دەبێ یاسا سەروەر بێت و دەبێت لە دادگاکان سزای تونتر بۆ ئەو تاوانانە، بەتایبەتی تاوانی کە لەسەر بابەتی شەڕەف و ناموس و کوشتنی ئافرەت و توندوتیژی دژی ئافرەتان دەکرێت. ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان
کە بکوژان ترسیان لە دادگا نەماوە. ئەمە هۆکارێکی سەرەکیە. پشتگیریتان دەکەین لەو بۆچوونە، ڕێی ئێمە وایە و لەگەڵ ئەنجومەنی دادوەری قسەمان کردووە کە ئەم بابەتە دەبێت چارەسەر بکرێت. دەبێت تاوانبار بترسێت لەوەی کە بچێتە بەردەمی دادگا، چونکە سزایەکی تند وەربگرێت. بەڵێ، مەبەستی منیش ئەوەیە. ئێمە ئامارێکی تریشمان لەبەردەستە، هی مارە بڕین و تەلاق و لێکجیابوونەوە. ئەمەشمان وەرگرتووە، یعنی لە ساڵی 2020 مارە بڕین 28548 کەس بووە کە بەهۆی کۆڕۆناوە کەم بووە. تەلاق و لێکجیابوونەوە کەمترین ڕێژە بووە، 4564 حاڵەت بووە. لە حاڵەتێک کە لە 2019 11644 لێکجیابوونەوە و تەلاقدان هەبووە. لە 2018 9192. اینجا وەرە خوارێ بەم شێوەیە. لە 2020 کە کەرەنتینە هەبووە، بزانن کوشتن تەلاقدان جیابوونەوە کەم بووە. کەواتە ئەمەش فاکتەرێکی ترە پێمان دەڵێ دەبێ خێزان، دایک و باوک زیاتر ڕۆڵی خۆیان ببینن لە ناو خێزان. ئێمە بەڕاستی زۆر شت هەیە کە عەرزی جەنابتانی بکەین. هەموو ئەو نیگەرانیانە و ئەو پرسیار و ئەو پێشنیارانی کە باستان کرد، ئێمە بە گرنگی وەردەگرین و پشتگیریتان دەکەین. و شتی ڕاستن و ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە هەبێتن، ئێمە زۆر بە گرنگی وەری دەگرین، چ لە یاساکان بێتن، چ لە ڕێکارەکان بێتن، چ لە چالاکردنی پۆلیس و دەستگا ئەمنیەکان بێتن، چ لە ستوندکردنی سزاکان بێتن. ئێمە ئەو بەڵێنە دەدەین کە نیگەرانیەکانی ئێوە و پێشنیارەکانی ئێوە بە هەند وەردەگرین و ئیشی لەسەر دەکەین و زۆر سوپاسان دەکەم. ئەگەر لە شوێنێک وەڵامێکم نەدابێتەوە، هی ئەوەیە کە ڕەنگە پەیوەندی بە خودی بابەتی دانیشتنەوەکە نەبێتن و نەشم ویستوە تەداخلی هەندێک مەلەفی تر بکەم، ڕەنگە برایانی بەڕێزم لە وەزیرە بەڕێزەکان وەڵامی تریان لەلا بێتن. زۆر سوپاس. بەڵێ، زۆر سوپاس بۆ بەڕێستان، بەڕێز وەزیری ناوخۆ. بەڕێستان نەزانم ئیلتیزامێکتان هەیە کاتێکی نزیک بۆ ئەتوانن دەرفەت وەربگرن. بەڕێز وەزیری ڕۆشنبیری ئەندامانی بەڕێزی پەرلەمان پرسیاری زۆریان هەبوو سەبارەت بە ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن، درامە تەلەڤیزیۆنیەکان و هوشیاری چاک لە هەرێمی کوردستان سەبارەت بە حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن بە گشتی و بۆ ژنان بە تایبەتی. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، دەستەی سەرۆکایەتی، لێژنەی ئامادەکردنی ئەو ڕاپۆرتە، ئەندامانی پەرلەمانی بەڕێز، سوپاس بۆ هەموو لایەکتان. ئێمە بەر لەوەی بێنە خزمەت ئێوە لێرە لە ئەنجومەنی وەزیران، ئەو وەزیرە بەڕێزانەی کە لێرە ئامادەن و چەند لایەنێکی تریش لە کۆبوونەوەیەکدا بووین بۆ هەمان بابەت و بۆ هەمان مەسئلە، لەوێش چەندین مناقەشە و گفتوگۆ و قەرار و بڕیار درا. ئەوەی پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە لە ڕاپۆرتەکەی جەنابتانە لە خاڵی 5 بە شێوەیە کە دەپرسێت وەزارەتی ڕۆشنبیری چی کردووە بۆ تونند و تیژی دژی ژنان یا بۆ ژنان. پرسیارەکانی برادرانی یەک بە یەک کە لێرە کردویانە، ئەوە بە جۆرێکی ترە. ئێمە هەم بۆ پرسیاری خاڵی 5 ڕاپۆرتەکەی بەڕێستان ڕاپۆرتێکمان هەیە و هەم بۆ وەڵامی پرسیاری بەڕێزان لێرە کۆی پرسیارەکان وەڵامێکی 8 خاڵیمان ئامادە کردووە، یانی پرسیارەکان لە 8 خاڵدا چڕ کراوەتەوە. راپۆرتێکی ترمان هەیە وەزارەتی ڕۆشنبیری سەبارەت بەم بابەتە راپۆرتێکی کورتە. من هەوڵە دەم لە ماوەی 6-7 دقەدا هەر سێ بابەتەکە بخەمە خزمەت بەڕێستان و بخەمە بەردەم بەڕێستان. راپۆرتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لەباری ڕەوشی ژنان و توندوتیژی ناو خێزان لە هەرێمی کوردستان. توندوتیژی و کوشتن و خۆکوشتن دیاردەیەکی کۆمەڵایەتی ڕیشەدارن لە کۆمەڵگەی مرۆڤایەتی و لە کۆمەڵگەکانی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی ناویندا زیاتر بەربڵاون. ئەم دیاردانە
هۆکاری جۆرا و جۆریان هەیە بە تایبەتی لەوانەیاندا کە دژی ژنان پێڕەو دەکرێن و ژنان تێدا قوربانی سەرەکین بەرەنگاربوونەوەی ئەم دیاردانە بە درێژایی مێژووی هاوچەرخ بە قۆناغی جیاجیادا تێپەڕیون و پەرەی سندووە بەو هیوایە ڕۆژێک لە ڕۆژان لە وڵاتی ئێمە لە کۆمەڵگەی ئێمە بنەبڕ بکرێن ئەم راپۆرتەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان باسی مێژووی نییە بەڵکو بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستانە کە ماوەیەکە ڕێژە و ڕادەی توندوتیژی کۆمەڵایەتی ناو خێزان بە تایبەتی حاڵەتەکانی خۆکوشتن و کوشتن لە ناو هەردوو ڕەگەزدا زۆرتر بووە و بەرچاوترینیان توندوتیژی ئەوەیە کە پیاوان بەرامبەر بە ژنان دەیکەن توندوتیژی یەک جۆر نییە بەڵکو شێوازی جۆرا و جۆری هەیە بۆ نمونە توندوتیژی جەستەیی واتە لێدان تا دەگاتە کوشتن هەروەها توندوتیژی سێکسی و توندوتیژی دەرونی کە دەرەنجام دەگاتە ئاستی پشێوی و خۆکوشتن هەموو ئەمانەش زەمینە سازی دەکەن بۆ کێشەی قوڵی کۆمەڵایەتی ناو خێزان کە زۆر جار کارەساتیان لێ دەکەوێتەوە بەپێی ئەم ئامارەی بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان کە ئاماری ساڵی 2020 بەشێک لەو ڕاستیانەمان بۆ ڕوون دەکەنەوە برای بەڕێزم وەزیری ناوخۆ ئامارەکانی باس کرد من بەجێ دێڵم بۆ ئەوەی زۆر وەخت نەگرم دەچمە سەر هۆکارەکان یەک جێبەجێ نەکردنی بەشێک لە یاسای هەموارکراو لەلایەن دادگاکانەوە کە لە بەرژەوەندی مافەکانی ژنانن وەک یاسای ژمارە 8 ساڵی 2011 کە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی ناو خێزان لە هەرێمی کوردستانە هەروەها یاسای باری کەسیەتی هەموارکراو لە کوردستان ئەویش بەهۆی نێوەندگیری حیزبی و عەشایری و کۆمەڵایەتیەوە دوو دەستێوەردانی بەشی کۆمەڵایەتی حیزبەکان لە کێشە کۆمەڵایەتیەکان کە جێگەی دادگاکانیان گرتوتەوە ئەوەش بۆتە هۆی ئەوەی تاوانباران بە ئازادی بسوڕێنەوە سێ کەم و کورتی لە سیستەمی پەروەردە و فێرکردن و پرۆگرامی خوێندن کە جیاوازی جێندەری جەتچەسپێنن چوار لەبەردەستبوونی ئامڕازەکانی تەشەنەکردنی توندوتیژی لەوانە وەک فرۆشتنی بە ئاشکرای کامێرای نهێنی لە شێوەکانی عینەک سەعات قۆبچەی قەمیس چەرخ پلاکی کارەبا قەڵەم گەڤەری سویچی سیارە لەزگەی ڕیکۆردەری ژێرمێز و کورسی و تا دوایی کڕین و فرۆشتنی چەک لە ڕێگەی ئۆنلاینەوە دەیان پێی جۆکاونتی کارا هەن لە ناونیشانی دیار و ژمارەی مۆبایلی ئاشکراوە چەک و تەقەمەنی دەکڕن و دەفرۆشن ڕۆڵی نێگەتیفانەی ڕاگەیاندنەکان بە گشتی و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی بۆ زەقکردنەوەی ڕێکارەکانی خۆکوشتن و یەکتر کوشتن هەروەها تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ گرفتە کۆمەڵایەتەکان هیچ سانسۆرێکیان لەسەر نییە کێت دەوێت دەتوانی بیشکێنی کێت دەوێت دەتوانی تۆمەتی بۆ هەڵبەستی کێت دەوێت دەتوانی بە ناچاری بکەی بە خۆکوژی بێ ئەوەی ئامڕازەکانی دۆزینەوەی تاوانباران لەبەردەست بن هەروەها تەلەڤیزیۆنەکانیش بە پیشاندانی درامای دوور لە دابوونەریتی کوردەواری و ڕۆڵی خراپ دەگێڕن کە بوونەتە هاندەر بۆ ئەنجامدانی تاوان پێنج پەیوەندی کللتوری دواکەوتوانەی چەقبەست و وتاری خراپی هەندێک لە مامۆستایانی ئاینی شەش چاودێری نەکردنی چڕی خاڵە سنووریەکان و ڕێگاکانی قاچاقچێتی کە لەوێەوە مادە هۆشبەرەکان بە زۆری دەهێنن لە ناو هەرێمی کوردستان و بوونەتە هۆی پەشێوی دەرونی ڕەفتاری کەسەکان کە ڕێخۆشکەر دەبن بۆ توندوتیژی حەوت بایەخنەدانی پێویست لەلایەن حکوومەت و حزبەکانەوە بە بەشداری کارای ژنان لە پێگەکانی بڕیاردان لەناو هەموو جونگەکانی حکوومەت و دەستگا حیزبیەکاندا هەشت بایەخنەدان بە توێژینەوەی زانستی و ئەکادیمی لەسەر کەیسەکانی توندوتیژی لەلایەن حکوومەتەوە پێشنیارەکان بۆ ڕووبڕوونەوەی ئەم مەترسیە و چارەسەرکردنی هۆکارەکان کە ئاماژەمان پێکردوون ئەم پێشنیارانەی خوارەوە خەینە ڕوو بەردەستی ئێوەی بەڕێز یەک دەرکردنی یاسای نوێ یان هەموارکردنی یاسا بەرکارەکان بە جۆرێک کە سزای تند و جێبەجێکردنی لەسەر ئەوانەی بە هەر شێوەیەک لە شێوەکان ژنان و منداڵان هەراسان دەکەن دوو حکوومەت پشتگیری لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بکات کە ئێستا لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە خەریکی ئامادەکردنی پرۆژە یاسایەکە بە مەبەستی دانانی سنوورێک بۆ ئەنجامدەرانی تەژهیر و توندوتیژی بە هەموو جۆرەکانیەوە سێ دانانی ژووری تاوانە ئەلەکترۆنیەکان بۆ دۆزینەوەی شوێن و نازنامەی ئەو کەسانەی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ
دەنەی خۆکوشتن دەدەن یان باری دەرونی کەسەکان تێک دەدەن. 4 پابندبوونی دەستگاکانی ڕاگەیاندن بە کەمکردنەوەی ئەو هەواڵ و راپۆرتانەی ڕاستەوخۆ هاندەرن بە بڵاوکردنەوەی شێوازەکانی توندوتیژی. 5 پێداچوونەوە بە ئەدای دامەزراوە حکومیەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی تاوانە کۆمەڵایەتیەکان. 6 پێداچوونەوە بە سیستەمی پەروەردە و فێرکردن لەباری ڕاگررتنی باڵانسی جێندەری لە باخچەی ساوایانەوە. 7 چەسپاندنی بەشداریکردنی ژنان بە ڕێژەی لە سەداسی لە پلە تایبەتەکان لە ناو دام و دەستگا حکومیەکان تا بتوانن لە پێگەی بڕیارداندا بێن و بەشدار بن لە لیژنەکانی ئاشتەوایی و چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان. 8 کردنەوەی ناوەندێکی تایبەت بە کۆکردنەوەی ئامار و زانیاری بە مەبەستی ئەنجامدانی توندوتیژی و توێژینەوەی ئەکادیمی لەسەر کەیسەکانی توندوتیژی. ئەمە لە هەرێمی کوردستان ئێمە ئەمەمانە لە زۆربەی وڵاتاندا هەیە. 9 هوشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕێگای گوتاری مامۆستایانی ئاینیەوە لە مینبەری مزگەوت و شوێنە ئاینیەکانی دیکەوە بە بڵاوکردنەوەی بیری ئاشتەوایی و پێکەوە ژیان لە ناو خێزان و کۆمەلگا. سەبارەت بە خاڵی پێنجەم وەزارەت ئەم هەنگامانەی ناوە کە بەڕێستان دەپرسن وەزارەتی ڕۆشنبیری چی کردووە لەم بوارەدا. یەککردنەوەی بەشی یەکسانی جێندەری لە دیوانی وەزارەت کە ژنێک بەرپرسی ئەم بەشەیە و چەند ژنێکی چالاک کاری تێدا دەکەن. 2 لەبەرەوەی ئەنجومەنی وەزارەت هیچ ژنێکی تێدا نەبووە لەسەر بڕیاری وەزارەت سێژن لە یاریدەدەری بەڕێوەبەرایەتی دیوان و بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتەکانی ناو دیوان کراون بە ئەندامی ئەنجومەنی وەزارەت بۆ ئەوەی لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزارەتدا بەشداری کۆبوونەوەکان بن کە ئەمەش وەزارەت بە سربەخۆیی خۆی ئەمەی کردووە بە پێی ڕێنمایی و یاسا نەبووە هەر لەبەر ئەوەی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزارەت ژنی تێدا بەشدار بن. 3 لە دانانی بەڕێوەبەر و بەرپرسی بەشەکانی وەزارەتدا ڕەچاوی پشکی ژنان کراوە ژمارەیەک ژن لەو پۆستانەدا دانراون. 4 لە سەرەتای کابینەی نۆهەمەوە تا ئێستا 1253 چالاکی جۆراوجۆر لە بوارەکانی ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی و میدیایی و فستیڤاڵ و کۆنسێرت و شانۆگەری وەرزش و لاوان و چاپ و بڵاوکردنەوە و کتێب ئەنجام دراون. بەشێک لەو چالاکیانە تایبەت بوون بە ژنان و بواری جێندەری لەوانە لە ڕۆژانی 3 بۆ 4 12 2019 بەشی یەکسانی جێندەری دیوانی وەزارەت یەکەم کۆنفرانسی جێندەری لە هۆڵی پێشەوا لە دیوانی وەزارەت ئەنجام داوە و کۆمەڵێک ڕاستپاردەی پێشکەش کردووە. ڕۆژانی 25 و 26 11 2020 کۆنفرانسی نێودەوڵەتی دژی توندوتیژی لە دژی ژنان ئەنجام دراوە بە شێوەی ئۆنلاین. 3 کردنەوەی پێشانگای هونەری شێوەکاری بۆ هونەرمەند مژدەڕازی لە هۆڵی پێشەوا لە 6 دەی 2020. 4 سازدانی زنجیرەیەک وەرکشۆپ سەبارەت بە بڕیاری ژمارە 1325 لە ئەنجومەنی خانمان کە لە مانگی 11 2020 ئەنجام دراوە. سازدانی کۆبوونەوەی بەشی جێندەر لەگەڵ ڕێکخراوی UNFPA لە دەی 11 2020. 6 بەشداری بەشی جێندەری لە پێنجەمین خولی پرۆژە بڕیاری 1325 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە هەولێر. 7 لە 1 12 2019 فستیڤاڵی شعری ژنان لە هۆڵی پێشەوا ئەنجام دراو بۆ شاعرانی ژنی هەر چوار پاچێک کوردستان و شعری ئەو ژنان و شاعرانە لە دووتوێ کتێبێکدا بە ناونیشانی ژن ژیان دەنووسێتەوە چاپ کراوە و لەو بۆنەیەدا دابەش کراون و ڕێز لە ژمارەیەکی ژنی نووسەریش گیراوە. بەڵێ بەڕێز وەزیری ڕۆشنبیری سەبارەت بە ئەو بابەتی دراماکان بابەتی خراپی پەیامی دەستگاکانی ڕاگەاندن پەیوەست بە توندوتیژی و ئەوەی بەرامبەر بە ئینسانەکەی لەم هەرێمی کوردستانە و کوشتن بە شێوەیەکی گشتی و کوشتنی ژنان وەزارەتی ڕۆشنبیری چی کردووە وابزانم ئەوە پرسیاری ئەندامانی پەرلەمانە فەرموون. وەڵامەکان پرسیاری یەک ئێمە یاسایەکمان نییە بۆ کاری میدیایی و ڕاگەیاندن چونکە بە پێی دەستوری عێراق هەرێم بۆی نییە ئەو یاسا دەربکات لەبەرەوە ئاسمان و تەڕەدودات بەدەست عێراقەوەیە. لەبەر ئەوە وەزارەتی ڕۆشنبیری کاری بە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 کردووە کە ئەم ڕێنماییە پاڵپشت بە یاسای وەزارەت و یاسای ژمارە 35 بواری ڕۆژنامەگەری
کە بەپێ ئەو ڕێنماییە تا ڕادەیەکی باش توانیمانە چاودێری خاڵەکانی ڕاگەیاندن کاناڵەکانی ڕاگەیاندن بکەین. دووەم، وەزارەتی ڕۆشنبیری سندیکا ڕۆژنامەنووسان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا بۆ تەنزیمکردنی ڕەژنووسی یاسایەک بۆ میدیا ئەلەکترۆنیەکان لە کاردایە ئێستا خەریکی ئامادەکردنی ڕەژنووسێکن. وەڵاممان بۆ ئەو بەڕێزانەی کە لیژنەی ڕۆشنبیریش لە وەزارەتی لە پەرلەمانی کوردستان خەریکی ئامادەکردن بوو ئایا سۆسیال میدیا چۆن تەنزیم دەکرێت، لیژنەکەی بەڕێستان خەریکی تەنزیمکردنی ڕەژنووسی ئەوە بوو ناچار بە وەستاندن کرا. ئێمە لە وەزارەت بۆ ئەم مەبەستە لەلایەن چەند لایەنێکەوە خەریکی تەنزیمکردنی هەمان ڕەژنووسین و ئەگەر بەڕێستان یان لیژنەکەی بەڕێستان لە لیژنەی ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان بەردەوام بێت لەسەر ئەوە پێکەوە ئەتوانین ئەو کارە ئەنجام بدەین. وەڵاممان بۆ ئەو بەڕێزانەی کە باسی کچە مۆدێلەکان کرا، ئێمە ئیجراعاتمان کردووە بە پێی یاسا بە بڕیاری داواکاری گشتی. ئێمە سێ کاناڵ خۆتان دەزانن سێ بەرنامەیان هەبوو دامان خست، ئیجراعاتمان لەگەڵ کردن بە پێی یاسا و ئەو ئیجراعاتە یەکێکیان پابەند نەبوو، ئەویشمان بۆ ماوەی هەفتەیەک داخست. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان جێبەجێکار نییە، دیاری دەکات، کێشەکان دیاری دەکات، پابەند نەبوونەکان دیاری دەکات. وەزارەتی گواستنەوە و گەیاندن و وەزارەتی گواستنەوە و گەیاندن و داواکاری گشتی دێنە سەرخەت لەگەڵ ئێمە بۆ ئیجراعاتکردن و سزادانی ئەو کاناڵانە. وەڵاممان بۆ ئەو پرسیارانەی کە بە گشتی لەگەڵ ئیجراعات و لێپرسینەوەن لە کاناڵەکانی ڕاگەیاندن ئێمە بەتەنها ناتوانین سزا بدەین. وەزارەتی گواستنەوە و گەیاندن و سندیکای ڕۆژنامەنووسان و دەستەی داواکاری گشتی پێکەوە ئەو ئەرکە جێبەجێ دەکەین. لەو بارەوە ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری و لاوان چەندین کۆبوونەوەمان لەگەڵ لیژنەکانی ڕۆشنبیری لە پەرلەمان و لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاری و لەگەڵ سەرۆکی دەستەی داواکاری گشتی کردووە کە لەو کۆبوونەوانەدا پێشنیار و ڕای وەزارەتمان پێشکەش کردووە. وەڵاممان بۆ ئەو بەڕێزانەی کە بۆچی وەزارەتی ڕۆشنبیری ڕێگری ناکات لە بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکان یان ئەو هۆکارانەی دەبنە هۆی توندوتیژی. ئێمە ناتوانین ئەمە کۆنتڕۆڵ بکەین. بۆ؟ چونکە هەر هاوڵاتیەک لە هەر گۆشە و کەنارێکی ئەم وڵاتەدا بۆ خۆی دەتوانێت چی ڕوویدا بە مۆبایلەکەی دەستی تۆماری بکات و بڵاوی بکاتەوە و زوو لە ناو کۆمەڵگەدا بڵاو ببێتەوە. ئێمە دەتوانین تەنها ڕۆژنامەنووسەکان و ڕاگەیاندکارەکان و کاناڵەکانی ڕاگەیاندن کۆنتڕۆڵ بکەین یان لەو بارەوە لێ بپرسینەوە. وەڵامی ئەو پرسیارانەی کە چیتان کردووە بۆ ئەو کاناڵانەی دیمەن و گرتەی ڤیدیۆیی لە کاناڵەکانی فەرمیدا بڵاو دەکەنەوە. ئیجراعاتمان کردووە بە ئاگادارکردنەوە سەرەتا و دواتر بە داخستن و لە ئەگەری پابەند نەبوونیشدا داوامان لە سەرۆکی داواکاری گشتی کردووە کە بڕیار لەبارەی پابەند نەبوونیانەوە بدا. وەڵامی ئەو بەڕێزانەی کە وەزارەتی ڕۆشنبیری چی کردووە بۆ قەدەغەکردنی دراما نەشیاوەکان کە بڵاو دەکرێنەوە. ئێمە نووسراوێکمان کردووە بۆ هەموو بەڕێوەبەرایەت گشتیەکانی شار و شارۆچکەکان کە ئەو حاڵەتانە دیاری بکەن و بینێرن بۆ بۆردێک. ئەم بۆردە دروست کراوە نوێنەری وەزارەتەکانی ڕۆشنبیری، ئەوقاف، داواکاری گشتی، سەندیکای ڕۆژنامەنووسان و توندوتیژی دژی ژنان و بەشی ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدینە کە ئەم بۆردە لەوانە پێکهاتووە بۆردەکە چاوەڕێ دەکات ئەو بەڕێوەبەرایەتیانە ئەو حاڵەتانە دیاری بکەن و بیهێنەوە بۆ بەردەم بۆردەکە تاکو بڕیار لەبارەیانەوە بدات کە چی دەکات بەو درامایانەی نەشیاون و بڵاو دەکرێنەوە. سوپاس بۆ ئێوە. ئەگەر بەڕێزێک پرسیارێکی تایبەتی هەبووە من جوابم لەداوەتەوە ئەتوانم لە خزمەتیا بم یان هەر شتێکی تر کە پێویست بێت لەم بارەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان. فەرموون هەر بەڕێزێکی ترتان وەزیرە بەڕێزەکان بۆ وەڵامی بەڕێزان ئەندامانی پەرلەمان. فەرموون قسەی خۆتان بکەن. مایکەکەت
بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی مایکەکە پێ ئێستاەوە بەڵێ فەرمو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز جێگر و سکرتێری جێگیری یەکەم و جێگیری دووەم و ئەندامانی پەرلەمانی بەڕێز، سوپاس بۆ ئەم کۆبوونەوەیە و ئەم گفتوگۆیە. من سەرەتا ئەمەوێ ئەوە بڵێم کە پرسیارێکی گشتی هەبوو کە حکوومەت کابینەی نۆ مەسلەی ژنان و توندوتیژی بە هەند وەرگرتووە، هەرچەنە هاوڕێکانم وەڵامیان نایەوە، بەڵام تەئکید دەکەمەوە کە ڕۆژی 5/5 بەڕێز سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەم ستافە و چەند بەڕێزێکی کە دانیشتووە بۆ هەمان بابەت و بە هەند وەرگیراوە. هەر ئەم ڕۆژ ئەم بەیانی سەعاتنەوە لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت هەر ئەم بەڕێزانەی لێرە دانیشتوون کۆبوونەوەیەکمان هەبوو، حەوت بڕیاری زۆر گرنگمان تایە لەو کۆبوونەوەیە سەبارەت بەم پرسەی کە ئێوە بۆی کۆبوونەتەوە. لە ڕاپۆرتەکەی لیژنەوە من دەست پێ یەکەم، هەرچەنە ئەم پرسە وەک ئەوەی کە زۆر لەو بەڕێزانە باسییان کرد کە چی کرا و توێژینەوە و ئەوانە بۆ پرسی کەمکردنەوەی توندوتیژی ئەوە بە تەواوەتی لە اختصاسەکانی ئەنجومەنی خانمانە کە بە دڵنیاییەوە ئەو وەڵامی خۆیەتەوە. سەبارەت بە مەسەلە تەنفیزیەکان زیاتر پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیەوە هەیە. وەزارەتی ئێمە ڕاستە پاشگیری کاروباری کۆمەڵایەتی وەرگرتووە، بەڵام کەمترین پەیوەندی هەیە بەم بابەتەوە. بەڵام لەبەرەوەی من خۆشم و بەری کارەکەشم ژنین لە ساڵی نەوەیەکی شۆلە و بوارەیە کارەکەین، بۆیە ئەم بابەتەمان زۆر بە هەند وەرگرتووە و کارمان لەسەر کردووە و هەماهەنگێکی تەواومان لەگەڵ ئەنجومەنی خانمان و بەڕێوەبەرایەتی گشتی هەیە بۆ هەموو ئەو پرسانە. بە بەردەوامی ڕاوێژمان هەیە، کۆبوونەوەی دەوریمان هەیە. لە لیژنەکە باسی ئەوە کرابوو کە ئێمە پابەندی یاسایی هەیە، نەم جەبەجێمان نەکردو. من ئەمەوێ داوا لە لیژنەی پەیوەندیدار بکەم کە بە نووسرا و بۆمان بنووسن کامەیە ئەو یاسا و مادۆ بڕگانەی کە پەیوەندی بە وەزارەتی ئێمەوەی و پابەندی یاساییمان نەبووە، چونکە من بۆ خۆم ئێستا باسی یەکەمەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە چیمان کردووە. ئەگەر شتێک هەیە و ئەوان ئاگادارن ئێمە نەمان کردووە، هیوادارم بە پرسیار یان بە راپۆرت بە هەر شێوەیەک لە ڕێگای سەرۆکایەتی پەرلەمان و ئاراستەمانی بکەن. ئێمە ئەو پابەندی یاسانی کە هەمانە لە یاساکەی خۆمان یاسای کار و کاروباری کۆمەڵایەتی دوو مادە هەیە لە ئەرکەکانمان. یەکیان خولکردنەوەیە بۆ خێزانەکان و بۆ ژنان، ئەوە بە بەردەوامی ئێمە ئەو خولانەمان هەیە و هەر ئەم ڕۆیچێ لە بڕیارەکان ئەوەیە کە ئەنجومەنی خانمان هەڵەسێ بە خولی بەردەوام بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ بەشێک لەوە کە ئێمە داوامان کرد بۆ توێژەر و بۆ شەڵتەرەکانی ئێمەش بێ. سەبارەت بە دواداچوونی کێشەکانەمیش هەر لە یاسای کار هەیە. دیارە ئێمە هەموو ئەو کەیسانەی کە یەتە بەردەممان جا لە ڕێی ڕاگەیاندنە یا پەیوەندیمان پێوەکەن یان لە ڕێی سۆسیال میدیا و چالاگوانی سۆسیال میدیا بڵاوەکرێتەوە، ئێمە یەکسەر خۆمان لیژنە ئەنێرین بۆ ئەوەی کە بە دواداچوون بۆ ئەو کەیسانە بکەن و چارەسەریانەکەین و پەیوەندی بەردەواممان هەیە لەگەڵ کوردەخان. چەندین کێشەمان چارەسەر کردووە کە کچێک ڕوبەڕووی ئەوە بۆتەوە وێنەی بڵاوکرێتەوە لەسەرەوە بۆ کە خۆی بکوژێت، کێشەکانیمان چارەسەر کردووە و لە یەکێ لە ڕاستپاردەکانی خۆمان ئەوەیە کە لیژنەیەک هەبێت بۆ ئەو حاڵەتانە. تەمانە من بە تەنها ئەرکی وەزارەتی کار ئێمە پێشەموو شوێنێک ئەرکی لیژنەی بەداداچوانی مافی ئافرەتە لە پەرلەمان، ئەنجا ئێمە و ئەنجومەنی خانمان و لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی. سەبارەت بە یاسای باری کەسێتی ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە کە تا ئێستا ناڕوونە لای ئێمە، سندوقی نەفەقە ئەبێ ئێمە دروستی بکەین یان وەزارەتی داد. ئێمە بۆ ئەم بابەتە کە لە 2008 ئەم یاسا دەرچوە تا ئێستا سندوقە نییە بۆ نەفەقەی ئەو ژنانەی کە
هاوسرە جیابووەکانیان بزرە بن یا خۆیان بزرەکەن. ئێمە ئێستا لە هەوڵی ئەوەیان کە لەگەڵ وەزارەتی داد ئەو بابەتەیەک لای بکەینەوە. لە یاسای توندوتیژیەوەی پەیوەندی بە ئێمەوە هەیە شەڵتەرە بەڕوونی هاتووە. ئێمە شەڵتەرمان هەیە و شەڵتەرەکانمان داڵدەدانی ئەو ژنانەیەکە کە توندوتیژیان بەرامبەر کراوە. هەروەهاوی پەیوەندی بە ئێمەوە هەیە لە کاتی دروستکردنی دادگای بەرەنگاربوونەوەی توندوتیژی لیژنەی ئاشتەوایی هەیە. ئێمە لێرە لە سەیمانی هەولێر دوهۆک لە هەر سێکیانێکی سێ توێژەری کۆمەڵایەتیمان هەیە ڕۆژانە لەگەڵ لیژنەی ئاشتەوایی لە محکەمەکان هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانە ئەیەن. من بۆیە ئەم پابەندە یاسایانەم باس کرد بۆی ئەگەر شتێکی کە هەیە و ئێمە نایزانین پێمان بڵێن. بۆ مەسەلەی هەلی کار بۆ ژنان ئەویش هەر پرسیاری لیژنە بەڕێزەکەتان بوو. ئێمە من لە کۆبوونەوەکانی پێشوش باسم کردووە یاسای کارمان ئامادە کردووە کە تیا بەڕوونی ئاماژەمان کردووە بۆ مەسەلەی ژن و پاراستنی مافەکانیان لە کەرتی تایبەت. هەروەها لە یاسای دەستەبەر کە هەموارمان کردوێتەوە هەروەها ئێمە خولی ڕاهێنانی پیشەییمان هەیە کە ئەم خولانە بەپێی هەموو بەدواداچوونەکانی من لەم کابینەیە ڕێژەی بەشداری ژن لەم خولانە لە پیاو زیاترە بۆ ئەوەی کە خاوەنی ئابووری سربەخۆ بن. ئێمە دیارە ئێمە راپۆرتێکمان ئامادە کردووە لە بەردەمی لیژنەی پەیوەندیدارە ئاماری تەواوی تایە هۆکارەکانیانمان دەستنیشان کردووە ڕاستپاردەکانیشی تایە کە بەشێکی پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە وەزارەتە پەیوەندیدارەکانەوە هەیە. یەکێ لە هۆکارەکان کە باس کرا ئابووریە. ئێمە ئێستا پێشتریش هەر لەم کۆبوونەوە دوو جار باسم کردووە کە پەیڕەوێکمان ناردۆتە ئەنجومەنی وەزیران بۆ تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی، بەڵام دوجار دوێنێ بەڕێز بریکاری وەزیر و یاساییمان چوونەتە لای دکتۆر ئامانج گەشتونەتە ئەو ڕێکەوتنەی کە یاسای تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی بە سوود وەرگتن لەوەی بەغا یاسایەک دەرکەین هەر کاتێک هاتە بەردەستی پەرلەمان هیوادارە بزوو ئەو یاسایە دەربکەن. ئەو پرسیارانەی کە بەگشتی کراون لە پێشاجوابی ئێمەوە زۆر باسی ئەوە کرا کە یاساکان جێبەجێ ناکرێن. دیارە خۆتانەزان بەدواداچوون بۆ جێبەجێکردنی یاساکان ئەوە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە بە بەدواداچوون کا لەکوێ یاساکان جێبەجێ ناکرێت. بۆ دەرکردن و هەمواری یاساش زۆر لەو بەڕێزانە باسییان کرد. دەرکردنی یاسا و هەمواری یاسا ئەویشە لە دەسەڵاتی پەرلەمانە. دوو یاسای زۆر تایبەتمەند هەیە کە پەیوەندی بە توندوتیژیەوە هەیە، یاسای هەمواری یاسای باری کەسێتی 2008 و یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی 2011 کە ئەمە لە دادگاکان جێبەجێ ناکرێ و ئەم یاسایانە زیاتر دادگاکانن کە بێ جێبەجێ بکەن. ئەنجومەنی دادوەریە کەەوەش من پێم وایە یەکێکە لە ئەوەی کە لیژنەی بەدواداچوونی مافی ئامفرەت سەردانی ئەنجومەنی دادوەری و دادگاکان بکەن کە ئەم بڕگۆمادانە بۆ خۆی جێبەجێ ناکرێت. بۆ هەمواری یاسای توندوتیژیش بەڵێ بێ یاسای هەموار کرێتەوە ئەویشە هەموارەکە ئەبێ پەرلەمان بیکات وەزارەتی کار یا هەرج وەزارەتێکی کە هەموار ناکاتەوە ئەوە دەسەڵاتی خۆتانە. من ئەمێ ئەوە بڵێم لەمە یەک نمونە بێنمەوە کە بۆ یاسای هەمواری باری کەسێتی کە بڵێ جێبەجێ ناکرێت. ژنێک دوسە هەفتە پێش ئێستا کوژرا لەلایەن هاوسەرەکەیەوە. باستان کرد کە چەند کەناڵێک بکوژەکەیان هێنا، بەڵام باسی ئەوتان نەکرد کە مەلاکەیان هێنایە سەر تەلەڤیزیۆن. وتی من ئەم کچە 12 ساڵە من مارەم کردووە و چەند حاڵەتێکی کەشم کردووە. بە بڕوای من ئەبوایە یەکسەر لیژنەی داکۆچکردنی مافی ئافرەت کە ئەوان ئەتوانن لەگەڵ داواکاری گشتی ئێمە گەزاتر ناتوانین داوای یاسایی تۆمار بکەین. داوای یاساییان لەسەر ئەو مەلایە تۆمار کردایە و بە پێی مادەی حوتی بڕگەی 5 هەموارەکە سزای پارەش و سزنیشی تایە حکمیشی تایە. ئەبوایە یەکسەر داوای لەسەر چکە خۆی اعترافەکە هیچ پێویستی بە هیچ شیشینێک نییە
ئەوە داوای لەسەر تۆمار بکرێ ئەم مەلایە نەگەڵێ ئەوم کردوڵە کەشم کردووە کە ئەوە یەکێکە لە جێبەجێ نەکردنی ئەو یاسایە. من پرسیارە تایبەتەکان جوابەکەیمەوە ئەوانی کە زۆری هینە لەو گشتیا جوابم مایەوە کاگە و بەکرد هەڵەدنی باسی لێبوردنەکات پرسیارەکە لە منەکات لێبوردنی تایبەت لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە وە کە سەرۆکی هەرێم لێبوردنی تایبەت دەرەکات هیچ وەزێرێک ناتوانێت ئەمری سەرۆکی هەرێم جێبەجێ نەکات ئەوە یاسا ڕێکی خستووە. بێجگەلەوە لەگەڵ ئەوەشا لە ماوەی ئەم 2 ساڵە کە من وەزیرم لێبوردنی تایبەتی دەرکردووە بەڕێ سەرۆکی هەرێم ئەوەی سزا دراوە ینی حکم دراوە هیچ یەکێ لەوانە بکوژی ژن نین بەڵام ئەگەر ڕاگیراو بکوژی ژن لێبوردنی تایبەتی بۆ دەرچووە من زانیاریم هەیە یعنی کراوە یان نەکراوە بەڵام ئەم پرسیارە بێ ڕوبەڕووی بەڕێز وەزیری ناوخۆ بکرێتەوە هەرچەنە ئەویش ناتوانێت دەسەڵاتی سەرۆکی هەرێم ڕەت بکاتەوە بەڵام بۆ ئەوەی ئێوە دڵنیا بنەوە توانم پرسیارە ئاراستەی بەڕێزیان بکەن کە ئایا ڕاگیراو هەیە بڵێ بکوژی ژن بێ و لێبوردنی تایبەتی بۆ دەرچوو بێت چکەمیان مەسەلەی ڕاگیراو پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ هەیە نەک ئێمە. لە خولی 2 کە من پەرلەمانتار بووم 2 یاسای لێبوردنی گشتی دەرچووە هەردوو یاساکە ئێمە وەک لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت لێمان بەدەر کردووە کە نابێ بکوژی ژن لێبوردنی گشتی بیگرێتەوە بەڵام بەداخەوە لە خولی 4 یاسایەک دەرچوو گرتیەوە چ ڕاگیراو چ حکوم سزا دراو بەڵام لە 2 مە نەمان هێشت و ئەکرێ ئەگەر ئێوە لە ئایندەیە یاساتان دەرکرد بۆ لێبوردنی گشتی یەکێک لەوانەی کە ئیستیسنا ئەکرێن لەوەی کە ئەفو بیانگرێتەوە بکوژەکانی ژنان بێت. مەسەلەی شادیخان پرسیاری باسیەوەی کرد کە شەڵتەرەکان شکستیان هێناوە نمونەی ئەوە ینی ئەو دەلیلەکەی ئەوەیە کە 2 کچ لە چەمچەماڵ هاتوونەتە دەرەوە لە شەڵتەر کوژراون ئەمە ناکاتە ئەوەی کە شەڵتەرەکان بە تەواوەتی زەڕوی سفر بکەین و وەڵا شکستیان هێناوە نە یەکەم منەمەوێ ئەو ڕوون بکەمەوە هێنانە دەرەوەی ژنەکان لە شەڵتەر هیچ پەیوەندی بە وەزارەتی کارەوە نییە. 3 هین هەیە 3 ئەوە هەیە ڕێکار هەیە یەکەم ئەبێ و ژنە خۆی بڵێ من ئەڕۆمە دەرەوە دووەم ئەبێ کە سوکارەکەی بێن تەعهود بن کە نایکوژن سێیەم دادوەرە بڕیارەیە ئەچێتە دەرەوە یان ناچێتە دەرەوە ئێمە نین بە هیچ شێوەیەک ئێمە نین ئەو بڕیارە ئەین بۆ ئەو دوو ژنەی چەمچەماڵ من و کوردەخان پێکەوە بووین بەرپرسی شەڵتەری سلەیمانی وت حاکم ئەیەوێ بیان کاتە دەرەوە هەردووکمان جیا بەجیا قسەمان لەگەڵ مەحکەمە کردوتمان ئەکوژیرێن نیان من با نەچرە دەرەوە پێمان وتن بەڵام ئێوە باسی سەروەری یاسا و جیاکردنەوەی دەسەڵاتەکان و دادگاکەن شەڵتەرەکانی ئێمە ملکەتی بڕیاری دادوەرە بەڕێزەکانن بۆیە جێبەجێیان کرد ئەشمانزانی ئەکوژرێن بۆیە هەر یەکێ لە بڕیارە گرنگەکانی ئەمڕۆ ئەوە بوو کە ئێمە وەک وەزارەتی کار نووسراوێک ئاڕاستی ئەنجومەنی وەزیران بکەین ئەوان قسە لەگەڵ ئەنجومەنی دادوەری بکەن لە حاڵەتی بردنە دەرەوەی ژنێک لە ناو شەڵتەرەکان ئەبێ ڕای وەزارەتی کار و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی وەربژیرێت چونکە ئێمەین ئەزانین ئەمە خەتەری لەسەر ماوەیە لەسەری نەماوە. ئەوەی کچە مۆدێل کاک پەیوەندی نەبە من نەبە کاک ڕێبەرەوە نییە چەند پرسیارەکە ئاراستی من و کاک ڕێبەر و کاکە حەمە کرا ئەوە کاکە حەمە خۆی وەڵامی یایە و بەڵام پەیوەندی بە ئێمەوە نییە. مامۆستا عومەر باسی شێڵتەرەکانی کرد خۆی ماوەیەکی زۆر بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی بووە ئەزانێ لە ڕابردووە شێڵتەرەکان زۆر خراپبوون و لە هاتنی ئێمە شات چ گۆڕانکاریەکمان کردووە هەر ئەمڕۆ لەو بڕیارانی کە لەگەڵ بەڕێ جێگری سەرۆکی حکومەت دیاومانە ئەم خاڵانەیە یەکەم بینایەکی شیاو بۆ شەڵتەری هەولێر دروست بکرێت چکە شەڵتەرەکەمان خراپە بە 3 قۆناغ یەکەم سەرەتا هەر بە زووی بینایەکیان بۆ بەکرێ بگرین دووەم بینایەکیان بۆ دروست بکەین سێیەم بۆ ئایندەیەکی دوورتر سنتەرێکی گەورە لە شاری هەولێر دروست بکرێ
ئەم سنتەرە وەک ئێستا نەبێ شێڵتەرەکان کە وەک زیندانی وایە نە شوێنێک بێت کە پێشکەوتوو بێت شوێنی ڕاضی هەرچەنە ئێمە شەڵتەرەکان شوێنی ڕاضی تیا بەڵام بە شێوەیەکی بچووکتر شوێنی ڕاهێنانی پیشەی تیابێ باخی تیابێ یعنی ڕوخساری سجنی پێوە نەبێش ئەوە ئەو بڕیارەمان ناوە ئێستا ئستافمان نییە بەڵێ بۆ ئەوەش بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بەڵێنی پیاین کە هاندان ئێمە من جارێکەش هەر لێرە باسم کرد کە ستافەکانی ئێمە هیچ دەرماڵەیەکی مەترسیان نییە کە ئەگەر نەتوانین لە قۆناغی یەکەم دەرماڵەیان بۆ بەستین هاندانیان وەک ئەنجومەنی وەزیران بەنێ و هەر ئەمڕۆ بڕیاریە کە تا ئێستا شەڵتەری سلەیمانی و گەرمیان هیچ پێشینەیەکیان نییە بڕیاریە پێشینە بۆ هەردووشان ببڕێتەوە. کاک تاهیر یا زاهیر باسی چاکسازی لە چاکسازیەکان کرد من ئەمەم بە تەفسیل باس کردووە لە راپۆرتەکەم لەسەر مەسەلەی چاکسازیەکان کە چۆن شیاندنەوە ئەەکەین بۆ نەمانتوانیوە وەک پێویست بیکەین و کۆبوونەوەیەکی کە هەیە بە ئامادەبوونی من و بەڕێز وەزیری ناوخۆدا دوانە لەسەر چاکسازیەکان من ئەمەوێ ئەو کاتە بۆتان باسکەم بە داتا بە ئامار هەمووی بخەمە بەردەستان بۆی ئێستا کاتەکە درەنگە ئەو بە ڕێزانەشمان قسەی خۆیان بکەن لەو راپۆرتەیە کە ئیهێنم ئەو کاتە و لەو راپۆرتەیە هەموو زانیاریەکانە خەینە بەردەستان. دکتۆر ڕێبوار باسیەوە کات چیمان کردو توندوتیژی نەمێنێت من ئەمێ بڵێم کە توندوتیژی لە دروستبوونی مرۆڤایەتیەوە تا ئێستا هەیە و بەردەوام و بەردەوامە بێ بەڵام چی بکەین بۆی کەم بکرێتەوە دیارە ئەو بەرنامە و استراتیژی ئەو باسی کرد لە اختصاصی ئەنجومەنی خانمانە حتمما جەنابیان وەڵامەیەنەوە کاک مەزن باسی شەڵتەری کرد ئێمە شەڵتەرمان هەیە و باسم کرد و لە راپۆرتی پێشوشمە هێنابووم کە چەند ژنمان لایە چەندی چۆتە دەرەوە چەند مناڵیان لەگەڵایە ئەکرێت راپۆرتەکە وەربگرنەوە لە لیژنەی داگۆچکردن لە مافی ئافرەت و لەم راپۆرتەشمانە جارێکە ئاماژەمان بۆ کردوتەوە. ئێمە بەپەلە لەو راپۆرتەی هەمانە 11 ڕاستپاردەی گشتیمان هەیە کە بۆ وەزارەتە پەیوەندیدارەکانی تایە هیوادارم هەمووتان ئەو راپۆرتە وەرگرن چکە بەشێکی پەیوەندی بە پەرلەمان و پەرلەمانتارانەوە هەیە چەند بڕیاری شتیایە کە دەرمان کردو دەریەکەین ڕاستپاردە تایبەتیەکانی خۆمان ئەویش 12 ڕاستپاردەیە کە چەند ڕاستپاردەیەکیان ئەمڕۆ بووە بڕیار لەگەڵ بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بەڵام ئەوەی گرنگە کە دوو شت من ئەمەوێت تەکیدی لەسەر بکەمەوە ئەو لیژنەیە کە دروست بکرێت لە لیژنەی داکۆکشکردن لە مافی ئافرەت وەزارەتی کار ئەنجومەنی خانمان بەڕێوەبەرایەتی گشتی بۆ ئەو کەیسانەی کە لە ڕاگەیاندن یا لە سۆشیال میدیا لە چالاکگواران بڵاوەکرێتەوە کە ژنێک کێشەی هەیە کەس ناچێ بە دەمیانەوە تا خۆیە کوژێ ئەم لیژنەیە لەسەر خەت بێت بۆ چارەسەرکردنی کێشەی ئەم ژنانە خاڵێکی کە دروستکردنی کورتەفلیمە ڕاستە بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە کورتەفلمی هەیە بەڵام ئەم کورتەفلمانە بێ بەردەوام بێ هەر وەک چۆن ڕێنماییەکانی کۆڕۆنا بە بەردەوامی هەموو کەناڵەکان بڵاویەکەنەوە ئەبێ ئەمانە بۆ وشارکردنەوەی تاکەکان کە خۆکوژی نەکەن بۆ وشارکردنەوەی ئەو ژنانەی کە تەهدیدیانەکرێ بە بڵاوکردنەوەی وێنەیەک یاگرتەیەک کە نەترسن ئەوە هێڵی گەرمی وەزارەتی ناوخۆ و ئەم لایەنە پەیوەندیدارانە هەیە کێشەکانیان چارەسەرەکەن و بۆ کۆمەڵێ بابەتی کە پێکەوە هەوڵبەین ئەم کورتەفلمانە بڵاو بێتەوە لە هەموو کەناڵەکان من بەگشتی و بە تایبەتیش ئەوە وەڵامەکانمان بوو راپۆرتەکەشمان لە بەردەمی لیژنە و لە بەردەمی سەرۆکایەتی پەرلەمانە بە هۆکارەکانەوە بە چارەسەریەکانەوە بە ئامارەکانەوە ئەوەی پێی خۆش بێ وەریگرێ ئەتوانێ وەریگرێ و هەر پرسیارێکی کەتان هەبوو کە وەڵام نەدرابەوە ئەتوانن لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمانە و ئاراستەمانی بکەن
یا بانگمان بکەن بۆ لیژنەی پەیوەندیدار یا سەردانمان بکەن و سوپاس. بەڵێ زۆر سوپاس بەڕێز وەزیری ئەوقاف. وەڵا بە ئافرەتێکی تریش قسەی بکە بەڕێز سەرۆک پەرلەمان من ئاخیر کەس دەبم. باشە بەڕێزان بۆی بەڕێز ئەمینداری ئەنجومەنی باڵای خانمان بەڕێزیان قسە بکە ئەبێ بەڕێستان ڕەزامەندی دەربڕن. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان ڕەزامەندە بەڕێزیان قسە بکە سەبارەت بەو پرسیارانەی لێ کراوە. بەڵێ 63 ئەندامی بەڕێزی پەرلەمان ڕەزامەندە بەڕێزیان قسە بکە. فەرموون دکتۆرە فەرموون. زۆر سوپاس. زۆر سوپاسی سەرۆکایەتی پەرلەمانەکەم و هەروەها سوپاسی هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمانەکەم لە حقیقەت ئەو پرسیارانەی کە ئاراستەی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان کراون پرسیاری زۆر گرنگن بۆیە زۆر سوپاسی لیژانی بەڕێزی پەرلەمانەکەم بۆ ئەم بابەتە. هەروەها ئەو مداخەلە و پرسیارانەی لەلایەن بەڕێزان ئەندامانی پەرلەمان کرا بەڕاستی دەستان لەسەر کێشەکاندانە و ئەوانن کە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردیە لە ناو پلانەکانی خۆماندانایە کە بابەتەکان چارەسەر بکەین. بێگومان هەمووتان ئەزانن پرسی خانمان ژنان ئافرەتان پرسێکی هەمەلایەنەیە و تەنیا بەدەسەڵاتی جێبەجێکردن چارەسەر نابێت. بۆیە زۆر پێم خۆشە بەیەکەوە زیاتر پاڵپشت و هاوکار بین وەکو دەسەڵاتی تەشریعی لەگە دەسەڵاتی جێبەجێکار و لایەنەکانی تری پەیوەندیدار. سەبارەت بە پەیرەوی ئەنجومەنی باڵای خانمان پرسیارێکە پڕ بە دڵی منە چونکە لەوە زۆر پێویستم بە پشتگیری ئۆپۆزیسیۆن پێش لایەنەکانی خۆمان کە بەشدارن لە ناو حکوومەت هەیە. ئەگەر دەیانەوێت بەدڵسۆزانە پرسی ژنان خانمان ئافرەتان پێش بکەوی ئەبێ پاڵپشتمان ملەوە. ئەگەر ئاورێک لە پەیرەوەکەی ئێستا بدەین کە لە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان هەیە بۆمان دەردەکەوێت ئەو پەیرەوە بەڕاستی ڕەوشی ئێستای کۆمەلگای کوردستانی لە بەرچاو نەگرتووە. یعنی کۆمەلگای کوردستان بە گۆڕانکاری و نوێگەری و تازەگەری زۆردا تێدەپەڕێت. ئەو پەیرەوەی کە پێشتر دانرایە پەیرەوێک نییە کە قابلی تەطبیق بی و هەڵقوڵاوی کۆمەلگای کوردستان نییە. بۆیە وامان پێ باش بووکە پەیرەوێکی نوێ دابنین بە میکانیزمێکی نوێ چونکە بەڕاستی پرسیژن پێویستی بە میکانیزم و ڕێشوێنی گونجاوتر و پراکتیکی تر هەیە بۆ زیاتر پێشخستن و چارەسەرکردن. یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئەوەیە کە جەنابی سەرۆکی حکوومەت وەجێگری سەرۆکی حکوومەت زۆر بەجددی و بە خێرایی وڵامدانەوە و بە تەنگ داواکاریەکانمانەوە دێنەوە جێگای دڵخۆشیە. من ئەوە بە ئیسپات و بە نمونە و بە ئەوە بۆتان دەینمەوە. پێش ماوەیەک ئێوە بەڕێستان هەمووتان ئاگادارن کە تونند و تیژەکان زیادی کرد. لە کاتی تونند و تیژەکان زیادی کرد ئێمە وەکو ئەنجومەنی باڵای کاروباری خانمان پەیامێکمان ئاراستەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت کرد و بە زووترین کات بەڕێزیان ئامادە بوون و کۆبوونەوەیەکمان کرد لە کۆبوونەوەکە زۆر باڕاشکاوانە باسی هەموو ئەو خاڵ و کەم و کورتیانە و چارەسەری کێشەکان کرا. بۆ ئەم بابەتە بەڕێزیان لیژنەیەکی تەشکیل کرد بە سەرۆکایەتی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت و ئێمە کۆبوونەوەی دووەممان ئەمڕۆ ساز کرد و کۆبوونەوەی تریشە بیتن لەگەلایەنە پەیوەنددارەکانی حکوومەت و دوایی ئەوەش لەگەلایەنە پەیوەنددارەکانی تر وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی یاخود ئەو ڕێکخراوە تەکنیکیانەی کە ئەتوان یارمەتی دەربن بۆ دۆزینەوەی چارەسەر و تەطبیقکردنی و چارەسەریانە بۆ کێشەکانی ژنان. ئەمەوێ باس لە ئەوە بکەم کە کێشە چییە؟ کێشە لێرە ئەوەیە کە پەیرەوە کۆنەکە یارمەتی دەر نەبووە کە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان وەک دامەزراوەیەکی تایبەتمەند بەردەوام چاودێری ئەنجامگەیاندنی ئامانجە دامەزراوە جێبەجێکارە گرنگەکان بدات. لە ڕێگەی لێکۆڵینەوە، چاودێری، شیکار، راپۆرت ویان هەر میتۆدێکی زانستی. بەڕێزان باشەزان وەختی باسی کێشەکان بکەین زۆر ئاسانە.
بەڵام کاتی دێنە سەر چارەسەری ناکرێتەوە باسی چارەسەریکەی بەبێ ئەوەی تۆ میتۆدێکت هەبی یاخود پلانێکت هەبیتن پلانێکی زانستیانە بۆ ئەوەی بگەی نەتیجەیەکی باش. بۆ ئەوەی دامەزراوەکانی حکومەت توانایان بەرز بکرێتەوە بە شێوەیەکی بەهێزتر بتوانن وەڵامی کێشەکان بدەنەوە و ئاراستەی چارەسەرکردن وەربگرن. چارەسەرکردن زۆر بە کورتی ئەم دامەزراوەیە دەبێت بەڕەچاوکردنی هێلە گشتیەکانی کابینەی حکوومەت پلانی 4 ساڵانەی هەبیت و هەروەها بەڕاوێژکردن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ناو حکوومەت و تایبەت وەزارەت و دامودەستگاکانی حکوومەت هاوکات ئەم دامەزراوەیە جگە لەو بودجەیەی بەڕێوەبردن پێویستی بە سندوقێک هەیە ئەو سندوقە لە ئەنجومەنی خانمان بۆ داڕشتنی جێبەجێکردنی سیاساتی حکوومەت بۆ بەهێزکردنی ئەو کەلێنانە کە پەیوەندی بە پرسی ژنان و خانمان و ئافرەتانەوە هەیە. دامەزراوەکەش بە پێی وەڵامدانەوەی خۆی و لە ڕێگەی لایەنی سێمەوە کە دەکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بن و ڕێکخراوەکانی پەیوەست بە تواناسازی ئافرەتان و هەروها ئەو ڕێکخراوە تەکنیکیانەی کە لەو پرسانە پسپۆرن ئەتوانن لێکۆڵینەوەی لەسەر بکەن و یارمەتی دەربن بۆ بەهێزکردنی وەڵامدانەوەی دامەزراوەکانی حکوومەت. هاوکات لەگەڵ ئاشکرابوونی پلانی 4 ساڵەی دامەزراوەکان و داواکاری بودجە ئەو بودجە پێویستەی بە وەڵامدانەوەی دامودەستگاکان دەکرێت لەگەڵ ڕێکخراوەکانی سەربەنەتەوەی یەکگرتووەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەروەها لایەنە کۆمەک بەخشەکان پلانەکە باز بکرێت و ئەوانیش هەن بدرێن بۆ ئەوەی بەشدار بن لە پلانی وەڵامدانەوەی حکوومەت لە ڕێگەی یارمەتی دارایی و پڕکردنەوەی بۆشایی دارایی یاخود تەکنیکی. لەو ڕێگەیەش هەوڵی ئاراستەیەکی ئەنجامدار وەردەگرین و هەمومان بەشدار و شەریک دەبین لە جێبەجێکردنی پلانەکانی حکوومەت. بۆیە ئێمە پاش ڕایکردن لەگەڵ لایەنە پەیوەندیداری ناوخۆ و هەروەها پسپۆرانی دەرەوە هەوڵماندایە کە ئەم کێشانە لە چوارچێوەی پەیرەوێک دابنێن. هیوادارم ئەو پەیرەوەی کە ئێستا ئێمە دای ئەنێن و ئیشی لەسەرەکەین بە زووترین کات ببیت بە یاسایەک و ئێوە پشتیوانی ئێمە بن کە مؤسساتی حکوومەت بەهێزکەن و یاسای بۆ دابدرێت وەکو لیژنەی تەشریعی هاوکارمان بن پاڵپشتمان بن بۆ ئەمە. بەڕاستی ئەوەی کە پێویستە بیکەین ئەوەیە کە میکانیزمە گەلێکمان هەبیت کە کەم و کورتیەکانی پلانەکانی حکوومەت دەستنیشان بکەین و هاوکات بەشێک بین لە چارەسەر نەک ئەو لایەنە پەیوەندیدارانە خۆیان بە جودا بزانن. یعنی لایەنی جێبەجێکار لە حکوومەت ئەو لایەنە نییە کە ئەبێتۆ بەس لێپرسینەوەی لەگەرکەی بەڵکو ئەبێ هاوکاری بی لەگەری بی وەکو باسم کرد لە سەرەتا ئەو پرسێکی هەمەلایەنەیە و مەسئولیەتی هەمومانە و ئەرکێکی زۆر قورسیشە. سەبارەت بە پرسیاری دووەمی لێژنەی بەڕێزەکان باس لە استراتیجەتی نیشتیمانی ساڵی 2017 بۆ 2027 کرا. من پێشەوەی بێمە سەر ئەو استراتیژیە کە پێش لە 2017 کرایە ئێمە ئەوڕۆ لە 2021 ئەو گۆڕانکاریانە لە 2017 تا ئێستا کرایە گۆڕانکاری زۆرن کە پێویستی بەوەیە کە ئەو استراتیژیانە بێتە گۆڕاندن و هەموارکردن و استراتیژێتی نوێ دابدرێتن. لە دانانی ئەو استراتیژیە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی لەگە بەڕێزجێگیری سەرۆکی حکوومەت باسمان لەوە کرد کە لە دانانی استراتیژیەکە پێویستە هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت و دەرەوەی حکوومەت لەگەرمان بەشدار بن. بۆیە وامان پێ باشە کە هەموو ئەستراتیژیانی هەر لە ساڵانی 2005ەوە تا ئێستا چەندین چوارچێوەی استراتیژی بۆ بەرەنگاربوونەوە و پێشخستنی پرسی ژنداندرایە. بەشێکی زۆریان جێبەجێکراون. ئەوە نییە ئێستا ڕێژەی ئافرەتان و ژنان و خانمان لەناو پەرلەمان زیادی کردووە. ئەوە نییە سەرۆکی پەرلەمانمان ئافرەتە کە لە زۆربەی وڵاتانی دەوروبەریشتیوانیە. بەڕاستی زۆر شت جێبەجێکرایە. وانەبیتن کە ئیش نەکرابی بەڵام پێویستی بە پاڵپشتی ئەوە هەیە کە زیاتر هەنگاو بنرێ بۆ ئەوی ئەو پرسە بەرەو پێش بچیت.
بەرەنگاربوونەوەی استراتیژی بەرەنگاربوونەوەی تونند و دیژی دژ بە ئافرەتان لە کوردستان بۆ ماوەی 10 ساڵ یەکێک بووە لەو استراتیژیانەی کە بە شێوەیەکی زۆر جێبەجێ کراوە. بەڵام هەموو یاسایەک هەموو استراتیژیەک ئەو کات لایەنە کەم و کورتەکانی بە دەرەکەوی کاتی لە جێبەجێکردندایە نە لە داڕشتن. لە ئێستادا ئێمە وەکو ئەنجومەنی خانمان سەرقاڵی ئامادەکارین کە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و هەروەها پسپۆرانی نێودەوڵەتی و لۆکەڵ بۆ داڕشتنی چارچێوەیەکی استراتیژی نوێ بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تویژی و پێشخستنی پرسی ئافرەتان لە هەرێمی کوردستان. استراتیژە نوێیەکە لەسەر بنەمای ئەو کەم و کورتیانەیە کە لە جێبەجێکردنی استراتیژیەکانی پێشوو و هەروەها ڕەوشی ئێستای ژنان لە کۆمەلگای کوردستان ئامادە دەکرێت. لێرەدا بە چەند خاڵێک وەڵامی ئەم پرسیارت دەمەوە. یەکەم، خودی استراتیژیەکە کەم و کورتی زۆری تێدایە و لە کاتی دانانی و هەڵسەنگاندن و شیکار و وردبوونەوەی لێ نەکرایە. دووەم، بەپێی بە دواداچوونی ئێمە بەشێکی زۆری ئەم استراتیژیە وەک پێویست جێبەجێ نەکراوە. ئەویش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە دەستپێکدا لایەنە پەیوەندیدارەکان لەسەری ڕانەهێنراون و هاوکات میکانیزمێکی گونجاو بۆ جێبەجێکردن و چاودێریکردنی استراتیژیەکە دانەنراوە. سێم، پێوەر و نیشاندەری گونجاو بۆ بەراوردکردنی ڕەوشی پێشدانانی استراتیژیەکە و هەنگاوەکانی پاش دەستپێکردنی استراتیژیەکەی دەستنیشان نەکراوە. بۆیە زەحمەتە بتوانرێت یاخود بگوترێت کە چەندی لێ جێبەجێ کراوە و چەندی ماوە. و هەروەها سەرڕای ئەوەش لایانی چاودێری کاری استراتیژیەکە دیاری نەکراوە چێن ئەو لایەنانەی کە چاودێری جێبەجێکردنی ئەو استراتیژیە ئەکەن. هاوکات کەمترین پەیوەندی و ئاڵوگۆڕی بیرۆڕا و ئەزمون لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان جێبەجێکردنی استراتیژیەکەدا هاتووە. پێنجەم، پرسێکی دیکە لە استراتیژیەکە نابیندرێت ئەوەیە کە کەمترین بایەخ بە تواناسازی دامەزراوە پەیوەندیدارەکانی جێبەجێکاری استراتیژیەکە دراوە. من بۆ ئەوەش نمونەیەک بۆ بەڕێستان دێنمەوە. هەر ئەو بابەتەی کە لەو دوایانە ژنێک کوژرا بۆ ئەم بە مەبەستی گەیاندنی پەیامی سەرۆکی حکوومەت بە نوێنەرایەتی بەڕێزیان ئێمە چوین سەردانی ئەو ماڵەمان کرد و پێمان گوتن کە یاسا سەروەرە. ئەوە ویستی حکوومەتە، ویستی سەرۆکی حکوومەتە. بەڵام کە دێ جێبەجێکردنی کارەکان خۆی گرفتەکان ئەلێرن. بۆیە دەبی هەڵوێستە بکەین لەسەر و هەوڵی ئەو چارەسەرکردنی ئەو گرفتانە بدەین. ئەگەر ئێمە زۆر خۆشحاڵین و خۆشبەختین لەوەی کە ئیرادەی سیاسی لەگەڵ ئەوەیە و پشگیرە و پشتیوانی ئافرەتانە لە کوردستاندا. یەکێک لە بەڕێزان مداخلەیەکی جیاوازی هەبوو لەگەر هەمویان، بۆیە من بەگشتی وڵامی هەمووتانم داوە. ئەندامێکی بەڕێزی پەرلەمان هەدیەخان باسی ئەوەی کرد ئایا چیەکەین بۆ ئافرەت و کچی ئێزیدیەکان و هەروەها هەموو ئەو پێکهاتانەی تر کە تووشی ئەو نەهامەتیانە بوون. بەڕاستی بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ باسی بڕیاری 325 کرد کە ئێستا ئێمە بە پلانێکی تایبەت لە کوردستان ئەوەی جێبەجێ ئەەکەین. لە یەکێک لە پێلێرەکان گرنگی و احتیمامدان بە کەمپەکانە و ڕەوشی ئافرەتان لە ناو کەمپەکانە و زۆر بە زانستیانە هەوڵماندایە کە ئیش لەسەرەوە بکەین و خستیتمان لەبەر ئەوەی بەڕاستی وەزعی نەفسی و دەرونی و حاڵەتی خوشکان و ئازیزانمان لە کەمپەکان، خوشکانی ئێزیدی و پێکاتەکانی تر لە کەمپەکان زۆر وەزعەیەکی خراپە. هەوڵی ئەوە ئەدەن کە لە پێلەری 325 بڕیاری ژن و ئاشتی و ئازادی زیاتر دەست پێک کار بۆ کەمپەکان بکەین و بۆ ئەو پێکاتانە بکەین کە نەهامەتێکی زۆریان توش بوویتەوە. لە کۆتاییدا دەمەوێت ئاماژە بەوە بدەم کە بە شێوەیەکی گشتی لەم کابینە ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ چارەسەرکردنی کۆی پرسەکانی پەیوەست بە ئافرەتان، خانمان، ژنان. بەڵام چەندین ڕێگری تەکنیکی، مادی و کەمی سەرمایەی مرۆیی پسپۆر ڕێگرن لە وەڵامدانەوەی خێرای حکوومەت. بەڵام جەنابی سەرۆکی حکوومەت ئامادەیی دەربڕیەوە بۆ دانان و پەسەندکردنی ڕێڕەوێکی گونجاو کە خۆی لە چەندین پلانی کوردخایەن و درێژخایەن دەبینێتەوە و بۆ چارەسەرکردنی کۆی کێشەکانی پەیوەست بە ئافرەتان. و ئێمەش کار دەکەین بۆ ئەوەی لەسەر ئەرزی واقع
گۆڕانکاریەکان پێش بخەین. من هیوادارم لە کاتێکی زۆر نزیکی تر بە هاوکاری لەگەڵ لیژانی پەیوەندیدار لە پەرلەمان وەکو ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ئەو سیاسەتە نوێی کە لە پەیرەوی ئەنجومەنەکەدا هەیە بۆ پرسی ژنان و هەموو ئەولایەنە پەیوەندیدارانە لەگەر یەکتر هاوکار بین کە تا ئێستا زۆر هاوکار بووینە. سوپاسی هەمولایەک دەکەم و ئەگە هەر پرسیارێک هەر شتێک کە پێویست بوو وەڵام دەم و نەمدایتەوە حازرم بوو. سوپاس زۆر سوپاس. بەڕێز وەزیری ئەوقاف دکتۆر پشتیوان. بە ناوی خودای گەورە میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەندامانی پەرلەمانی بەڕێز، ئەمن ئاخر کەس وە زۆر بە کورتی ئومێدەوارم بزانم ماندینە تااقەتان کەم بووە. طبیعی هەموو ئەدیانەکان ئەگەر ملاحەزەتان کردبی بە تایبەتی ئەو ئەدیانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە، ئێمە لە وەزارەت هەشت دیانەتمان هەیە، هەمویان ئەگەر ملاحەزەی هەموو ئەدیانەکان بکەی بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام تەکید لەسەر میان ڕەوی دەکاتەوە، تەکید لەسەر حیوار و تەفاهم و پێکەوە ژیان و سەلام دەکاتەوە. هەر لە ئیسلام هەمومان دەرێن سەلام و عەلەیکم، یعنی سەلام، یعنی هەموو شتێک بە سلم حەل بکرێت، چارەسەر بکرێت. مەساگە تەماشا بکەی لە ئیسلام دەفەرموێت ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن، يعني وقولوا للناس حسنا. ورسر مثلا أو ديانة كاين تلك لوزارتي إيما تمثيلي دكين كيما وزارتي أديانة هر وزارتي آيني بيروزي إسلامية ورا مثلا توراة تماشاكا، إنزيل تماشاكا، زردشتي تماشاكا، كاكاي تماشاكا، هرچند بنسبت كاكاي و خلافه هەندێکیان خۆیان بە ئیسلام دەزان و هەندێکیان خۆیان بە ئیسلام نازان. هەر بۆیە لە وەزارەت نوێنەرایەتیان نییە تا ئێستا گوتم با من لەو معبەینە زەرەر نەکەم نەچوومە نێوانیان، گوتم بەخۆم تەمسیلی هەردوو لاتان دەکەم. سابئە، تەبیعی، بەهائی، هەموو ئەوانە ئەگەر تەماشایان بکەی هەمیان تەکید لەسەر سەلام دەکەنەوە. و بەعامیش لە کوردستان مقارنەتەن بە هەموو منتیقەکە خطابی دینی خطابەکی میانڕەوە، بۆیە تا ئێستا دەکرێت بڵێن سەرەڕای هەموو کەم و کوڕیەکان کوردستان نمونەیەکی جوانی میانڕەوی و پێکەوە ژیانە. مەسەڵەن ئەگەر مقارنەی خۆمان لەگەڵ عێراق بکەین، لە ڕووی سراعی ئەدیانەوە سراعێکی زۆر زۆر تند هەیە، لە ڕووی ئەو کوشتار و مەسائلی ئافرەت و هەر مەسائلێکی تر برەی طبیعی ڕۆژانە جەرائیمی زۆر سەیر هەیە. ئەگەر ئێوە متابعە بکەن بەڕاستی ئینسان زۆر متەئسیر دەبێت. الحمدلله لە کوردستان ئەو خیتابە میانڕەوە یەکەم لە بۆ خودی دینەکە، دووەم لە بۆ مامۆستایانی ئاینی بەڕێز، ئاینی ئیسلام، و لە بۆ هەموو ئاینەکانی تریش دەگەڕێتەوە. ئەوجا لە بۆ تەنزیمی قانونی کە لە هەرێم هەیە و لە بۆ کەلتوری کوردستانیش دەگەڕێتەوە. مەسەڵەن لە هەندێک گوندی کوردستان مەسافەی کەنیسە و مزگەوت تەنها 150 متر وە پێکەوە. ئەوە هەمووی تەسیری هەبووە، مەبەستم لە میانڕەوی. ئێمە تابعی ئەگەر تەماشا بکەینێ لەو چەند ساڵانەی ئاخیری هەر بەعام لە ناو مجتەمەعیمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە خانەوادەوە تا دەگاتە سەرەوە، یعنی تەشەنوجات و یعنی خیتابی کەڕاهیەت تۆزێک دروست بووە. مثلا تەماشا دەکەی ئەندام پەرلەمانە حەز دەکات دائیمەن ڕەخ نەبگری، بە توندی قسەی بکە، وەزیرە بە هەمان شێوە. ئەوە چییە؟ ینی مەسائلی عەولەمە و تەکنەلۆژیا زۆر تەئسیری هەبووە. لۆ ئەوەی ئێمە خۆمان وا بکەین زۆرترین کۆمنتمان بۆ بێ، نازام چمان بۆ بێ، تەبێ ئەوە هەمووی تەئسیری نەفسی هەیە. کەواتە ئەگە دەمانەوێت کۆمەڵگایەکەمان چاکبی پێویستە لە خێزانەوە دەست پێ بکەین، لە خێزانەوە حیوار دەست پێ بکەین. باب دایک پێویستە ڕۆڵیان هەبی تەفاهم لەگەر منداڵەکانی خۆیان بکەن، جا تا دەگاتە حیزبەکانیشەوە. کوردستان لەو حیزبانە پێک دێ کە لێرەیە، بە تایبەتی ئەو 5 حیزبە زائیدەن ئێستا کە نەوەی نوێش تەبیعی و حیزبەکانی تریش قەنەعەت بکەن ئێمە دەتانین لە کوردستان هەموو شتێک بکەین. ئەگەر پێکەوە لایانی نیشتیمانی و نەتەوەیی فەوقی هەموو شتەکانی تربی، ئەگەنا ئەوی تر هەر قسە بێ و مزایدە بێ بەخوای ناتانین هیچ بکەین. بەنسبەت وەزارەتی ئەوقاف بێمەوە سەریشەکانی خۆمان لە ساڵی 2016 ئێمە کۆنفرانسی وتاری هەینیمان ئەنجامدا. لەو کۆنفرانسە 16 بڕیارماندا.
500 مامۆستای ئاینی و بیرمەند لە سەرانسەری کوردستان بەشدار بوون. یەکێک لەو 16 بڕیارانە ئەوە بوو کە خیتابی دینی لە هەرێمی کوردستان پێویستە زیاتر میانڕەوبی تەکید لەسەر مافەکانی مرۆڤ بکاتەوە، بە تایبەتی مافی ئافرەت، مافی منداڵ و دژایەتیکردنی توندڕەوی و تەرکیزکردن لەسەر پێکەوە ژیانی ئاینی. بۆ ئەو مەبەستا ئێمە لە ساڵی 2017 بۆردی وتاری هەینیماندانا هەموو هەفتان ئەو بۆردا کە لە مەجموعە پسپۆڕ پێکاتووە لە تەوەجهاتی ئاینی جیاجیا لە هەرێمی کوردستان ئەوانە وتار دادەنێن. ئایا چەند ئەو وتارە جێبەجێ کراوە؟ بێگومان لە ئاستی ڕەزامەندی ئێمە نییە، بەڵام ئێمە ئیش دەکەین بۆ ئەوەی وەکو هەموو وڵاتانی ئیسلامی بۆردی وتاری هەینی بتوانی بە تەواوی تەنزیمی وتاری هەینی لە هەرێمی کوردستان بکات. خاڵێکی تر ئێمە پەیمانگای کوردستانماندانا، ئەو پەیمانگایە یعنی تەنها بۆ ئەوەیە کە قدراتی مامۆستایانی ئاینی بەرز کاتەوە لە ڕووی مافەکانی مرۆڤ و پێکەوە ژیان و ئەو بابەتانە. هەر مامۆستایەکی ئاینی لە پەیمانگای کوردستان 45 ڕۆژ خول دەبێنێ و لە ماوەی ڕابردوو لەبەر کۆڕۆنە دوای 5 دەورە ڕامانگرت. ئێستا بڕیارە ئەو خولانە لە پەیمانگای کوردستان دەست پێ بکاتەوە و لە مانجی 6 طبیعی هەندێک خولی پەلە یان سەریعیش دەکەینەوە بۆ 3000 مامۆستا لە هەرێمی کوردستان. بۆ معلوماتان ئێمە نزیکەی 6000 مزگەوتمان هەیە، لە نزیکەی 4000یان وتاری هەینی پێشکەش دەکرێت و بە تەقریبی نزیکەی ملیۆنە کەس گوێ لە وتاری هەینی ڕادەگری کە دەچێتە نوێژ ڕۆژی جومعە. ئەوانەش هەمووی ئینسانی بالغن، زۆربەی زۆریان تەمەنیان لە 18 ساڵ تێپەڕیەوە و تەسیریان لەسەر خانەوادەکانیان تەسیرێکی زۆر کاریگەرە. بۆ 3000 مامۆستا دوای لە مانجی 6ەوە دەست پێ دەکەین، خولی سەریع دەکەینەوە. و برادێک باسی کرد کە خیتابی ئاینی لە هەرێمی کوردستان زۆربەی توندا. مامۆستا ئیسماعیل بڕک جوابی داوە، بەڵام خیتابی ئاینی لە هەرێمی کوردستان 99 میانڕەوە و کاریگەری ئیجابیشی لە هەرێمی کوردستان هەبووە، نەکرد لە بابەتی خۆکوشتن و ئەوانە، بەڵکو و تەمەشا بکەن کەمترین خەڵکی توندڕە و لە هەرێمی کوردستان دروست بووە. کاکە بەس لە ئەوڕۆپا 50000 توندڕە هەیە ئێستا، ینی ئیسلام 50000 توندڕە هەیە. مع العلم بە خۆتان دەزانن سەقافەتی وێ و خوێندنی ئەوانە چۆنە، ینی الحەمدوللا لە هەرێمی کوردستان ئەو شتە. خاڵێکی تر ئەوەیە ئێمە بڕیارماندا 2 سنتەر بکەینەوە لە بۆ توێژینەوە و دراساتی تایبەت بەو بابەتانەی کە ئێستا هەمووتان باستان کرد. یەکیان ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگیراوە، ینی سەر بە وەزارەتی ئەوقاف دەبێ، هەیکەلیتەکەشمان دیار کردەوە. یەکی تر سەر بە ڕێکخراوەکانی NGO دەبێ، ئەوەش کاریگەری خۆیان دەبێ بۆ توێژینەوە و دراساتی زیاتر لەو مەجالەدا. بەنسبەت مارەکردنی ئافرەت، طبعی ئەوە یەکێکە لەو شتانە کە کوێستانخانیش تازە باسی ئەو مامۆستا ئاینی کرد. ئەمە مجتەمەعی ئێمە زۆربەی مجتەمەعی مسلمانە، ئافرەت بەبێ مارەکردنی مامۆستا تەنها لە دادگا مارە ناکرێت، یعنی بڵێن عەقد و ئەوەی لەبۆ ناکرێت. ئێمە لە کابینەی ڕابردوو مەشروعێکمان تەقدیمی پەرلەمان کرد لە بۆ ئەوەی کە ڕێپێدراوی شەرعی، ینی بۆ ئەوەی مادەم هەر دەکرێت بابەتەکە بە لەژێر چاودێری حکومەت بێ و لایەنی شەرعی و قانونیشی تێدا بێ، بەڵام لە پەرلەمان ڕەت کرایەوە و مێدەوارم دیسان ئێمە تەرحی کەینەوە مەزونی شەرعی طبیعی. ئەوە هەم پیاوی ئاینی و هەم نوێنەری دادگای تێدا دەبێت لەگە نوێنەری وەزارەتی داد. پێم وایە مادەم پرۆسەکە هەر هەیە لە زیاتی ئێستا ئەو مامۆستایی کە کوێستانخان باسی کرد، ئەو مامۆستای دادگای شەقڵاوە بانجی کرد، پرسیاریشی لێ کرد، هیچیش نەماوە، یەکسەر بە کەفالەت بەریدا، لەبەرەوەی هەندێک قسەی کرد و ئیدی حاکم نەیتوانی ئیستیناد لەسەر شتێک بکاتن کە بیگیرێ. مەسەلەن لە ڕووی شەرعەوە هەرچەندە مامۆستایانی ئاینی بەڕێز لێرەن، مامۆستای منن بەڕاستی من نایەمە ئەوانە، بەڵام خۆ نفوسی لێ وەرنەگرت بزانی موالیدی چەندە. لە تەلەڤیزیۆنیش گوتی لە ڕووی هەیکەلەوە تەماشام کرد و بلوغی تەواوە و یەکسەر مارەیم کردێت. بەڵام ئەگەر یعنی مۆزوعەکە چوارچێوەیەکی قانونی تو کەینێ دەتوانی، یعنی هیچ شتێک لە قانون
لا جريمة ولا يعني هيت تاوانك أجن نصي نبي تنتو ناتواني متهمك أو بكي كأجد سوار سويك من بودانا للقانونية كواتا أو كاتي دردك كم فعل تاوانا وكم فعل تاوانيا أو كاتي متهمك عقوبة خوي ورد قريد بويم بيم ويا أو بابة برلمان هاوكار من بيت إما توانين سوار سويش ياساي لبودابني لە کۆتاییدا زۆر سپاسان دەکەم پێم وایە توانیمان بە کورتی شتێک تەقدیم بکەین زۆر سپاس بەڵێ زۆر بەخێراتنتانەکەین زۆر سپاس بە ڕێزانە نامانی پەرلەمان بمشیە کۆتایی بە کۆبوونەوە کەمانەیە